بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش دووادارین لە کەشێکی ئارام و لە کامەرانیا بن. سپاس بەخوا ئەم بەیانێش دەرفەت هەبوو بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە و هاوکارم دلال محەممەد بینەوە خزمەتان کۆمەڵێک بورگە و بابەتی جیاواز لە ئەمڕۆی پەیامی ڕۆژ بوویەوەی ئازیز پێشکەش بکەیت. بەناوی خی بەرزوو بیاوتە ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوتان لێبێت بە هیوای تەندروستی و لە شتاقی بۆ هەموو لایەکتان. سپاس بۆ هاوکاریشم کاکشوان هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتترۆل کە ڕۆژان لەگەڵمانە هیلاک و ماندوو دەبن بۆی کە بەرگە بابەتەکانی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. تەوەری یەکەمان قسەکردن لەسەر ڤێرژنی تازەی ئایفۆن کە دیارە دوایین بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵ کە دوێنە لە عێراق وەرێمی کوردستان خلانە بازارڕەوە و نمایش کران بۆی کە بزانین زانیاری زیاتر لەسەر دوایین بەرهەم بزانین. تەوەری یەکەمان تەرخان کردو لەسەرم بابەتە. تەوەری دووەمی بەرنامەکەشمان ئەمڕۆ هەشتی ڕەبیعول ئەوەلە. با بزانین هەر بەڕاست بۆچی دەبێت پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت خۆشمان بێت. با بزانین بە 2400 ساڵ هێشتا خۆشەویستی پێغەمبەرمان تێدا ماوە و ئەم خۆشەویستیە چۆن دەبێت بەرجەستەی بکەین، چۆن دەبێت پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت خۆشمان بێت. ئەمە دوو تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆ دەبن. وڵایزان دەستپێکیش بابزانین پێشبینیەکانی کەشوهەوا و پلەکانی گەرما بۆ شار و شارەچەکانی هەرێمی کوردستان چۆن گۆڕانکاریان بەسەرداهاتۆ بینەریت.
وڵای ئازیزان دوانزەی ڕەبیع الئەوەلی ساڵی 570 زاینی پەیامبەری ئیسلام لە شاری مەکە لەدایکە بێ. ئەمە لە مانگی مەولودین ئەمڕۆ هەشتی ڕەبیع الئەوەلە ئەوە بە جەلال پێنجشەممە 12 ڕەبیع الئەوەلە و یادی لەدایکبوونی پێشەوەی مرۆڤایەتیە. بەڵام بابەتێکی تر هەیە کەوا ئێستاکە بابەتی ڕۆژە دەبینین لە سۆسیال میدیا لە مێدیاکان لە تەلەڤیزیۆنەکان لەلایەن دەستگا و ڕێکخرا و حیزبە ئیسلامیەکان کەوا کاردانەوەیان هەیە دژی ئەو هەڵوێست و ئەو کاری کاتێر و ئەو جۆرێک لە بێڕێزیکردنە بە پەیامبەری ئیسلام و خودی ئیسلام لە وڵاتە ئەوروپیەکان و بە دیاریکراویش لە وڵاتی فەڕەنسا کە دەکرێت. ئەمەش مێژوویەکی دێرینی هەیە لە کۆنەوە بە نمایشکردنی شانۆی گاڵتە پێکردن و هەروەها کۆمەڵێک بابەتی توانم بڵێم بێڕێزیکردن لە ژێر ناونیشانی ئازادی و دیموکراسی و لە ژێر ناونیشانی مافی مرۆڤ و بیرۆڕای ئازاد بەڵام دەبینین مرۆڤەکان هەستی دەیان و هەزاران و بگرە ملیارێک زیاد سەروش لە مسلمانان دەشکێنن و وەروەها بێڕێزیان پێ دەکەن لە کاتێکی ژەوان خۆیان بانگشەی دیموکراسی و ئازادی دەکەن. لێکێک لەو تەوەرانەی کەوا قسەی لەسەر دەکەین کەوا ئەمڕۆ لە تەوەری دووهەم دەمانەوێت زیاتر جەخت لەسەر و بابەتە بکەینەوە و هاوکارم کاک جەلال ئاماژەی پێکرد تا بزانین بۆچی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم خۆش دەوێت، ئایا هەر بەڕاستی خۆشمان دەوێت، ئەگەر خۆشمان دوێ چۆن خۆشمان دوێ. بەڵام شوانە بابەتێکی دیکە کە ئاماژەت پێکرد مۆزوعی لە ئێستاە کە فەڕەنسا بە جۆرە لە جۆرەکان سوکاتی و یهانە بە ئاینی پیرۆزی ئیسلام وەروەها پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت دەکات. لەم بینیە مریەم کە تازە مسلمان بووی فەڕەنسایە لە مالی نامەیەکی بۆ ماکرۆن نووسیوە. بینوتە نامەکە؟ نەمخێندەوە بەڵام نامەیەکی نووسیوە کە باس لەوە دەکا گە دەرفەتە بێت دوجار بە درێژی نامەکە دەخوێنەوە بۆتان باس لەوە دەکا کە پێیانی هەیە بۆ ماکرۆن لەوەی کە چۆن ئەم مسلمان بووە و ئەو دژایەتی کە تۆ بەرامبەر بە پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت و هەروە ئاینی پیرۆزی ئیسلام دەکرێت بە هیچ کوێت ناگات چونکە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر لەوە گەورەترە کە کەسێکی وەکو ماکرۆن بیە دژایەتی بکە. هەموو ئەوانەی بۆ ڕوون دەکاتەوە کە بۆچی بۆ نمونە مریەم لە مالی لە شوێنێکە کە دەست بەسەر کراوە مسلمان بووە و کارەکەی بۆ دەگەڕێنێتەوە ئەخلاقی پاک و مامەڵەی جوانی ئەو چەکدارانی کە لە مالی دەستگیریان کردووە چۆن پاشە و 3 ساڵێک کە لەوێ ماوەتەوە بە ئەخلاقێکی جوانی ئیسلامیانەوەیان دەکردووە کە مریەمی ئێستا مسلمان بوو سەرسام دەبێت بە ئەخلاق و باینی پیرۆزی ئیسلامیان و لە هەمووی گرنگتر پەیامێک کە دەداتە ماکرۆن دەڵێ ماکرۆن ئەوان پێغەمبەر عیسایان لە من و تۆش زیاتر خۆش دەوێت. بۆی بچینە سەر بابەتی تەوەرەی یەکەمان بە کورتیەکەی تەنها دەمەوێت بڵێم ئەمە ئێستاکە لە فەڕەنسا ڕوودا ڕەفیعل بوو لە دژی ئەو حاڵەتە یانێ چۆڵی ڕق و قینەیەکی بوو لە مووقیفی دۆڕانی ماکرۆنە کە ئەو بەرامبەر بە مریەم بەرامبەر بە مریەم ئەو بابەت تەبەنمە حاڵەتی یەکەمیش نییە مەریەم گومان چکەمە چەندەمین حاڵەتە لە مالی کە دەستگیر دەکرێن هەر ئافرەتێکی شتن مانگی پێشوو بە هەمان شێواز کە دەستگیر کرا پاش ئازادبوونی لە فڕۆکخانە پێشوازی لێکرا پێم وایە وەزارەتی وەزیری دەرەوە یا وەزیری ناوخۆ پێشوازی لێکرەویش مسلمان بوو بە هەمان شێواز. بەڵێ پێمان بەجال تەوەرەی یەکەممان قسەکردنە لەسەر ڤێرژنی نوێ یاخۆ دوایین بەرەمەکانی کۆمپانیای ئەپڵ لەم بارەوە لەگەڵ بەڕێز باوەڕجەمال شارەزار لە تەکنۆلۆژیا و زانیاری و یەکێک لەوانی کە دوێنێ دیارە نوێترین بەرهەمی کۆمپانیایی ئەپڵی ڕاگەاند بە خەڵکی قسە و گفتوگۆی زیاتر دەکەن کاک باوەڕ زۆر سپاسەوە خێر بێت. هەر بژین زۆر سپاس. بالێەوە دەست پێ بکەین دوێنێ دوایین بەرهەمی کۆمپانیای ئەپڵ بوو. ئەم بەرهەمە چییە جارێکی دیکە گەر بۆمان باس بکەی بووی کە بینەران زیاتر ئاشنا بن پێی. بەڵێ ساڵانە کۆمپانیای ئەپڵ بەرهەمی نوێ خۆی ئەخاتە بازارەوە جا لە ئایفۆن و ئایپاد و هەموو ئەو ئامێرانەی کە لەبەردەستی کۆمپانیای ئەپڵ هەیە دوێنێ دوایین ڤێرشنی مۆبایلی ئایفۆنی 12 خستە بازارەوە کە بە 4 مۆدلی جیاواز ئایفۆنی 12 مینی 12 پرۆ 12 پرۆماکس بە دیزاینێکی نوێ خستێ بەردەست بۆ بازاری تەکنەلۆژیا. ئێستا لە بازاری ئێمەیە هەیە ئایفۆن؟ بەڵێ دوێنێ لە تاوای جیهانە خراە بازارەوە خۆشبەختانش لە هەرێمی کوردستان دوێنێ یەکەمین ڕۆژی بە بازارکردنی پێت نییە ئێستا ئێستا مۆبایلەکەم پێ نەخێت. ئەو جیاوازیانی کە لە 4 لە مەسا ئایفۆنی 12 4 نوعی هەیە بۆی سادەتر بینەران بتوانن لەسەر سیارەکەیشی و لەسەر بۆچی ئەو جیاوازیانە چیانی لە ئایفۆنێکی پرۆ لەگەڵ ئایفۆنێکی ئەتی ئاسایی فەرقەکانیان چی؟ بەڵێ خۆی پەیوەندی بە خواستەکانەوە هەیە. هەمیشە کۆمەڵک کەسێ پێویستیان بە شاشەیەکی گەورەتر هەیە بۆ کارێکی تایبەتتر
یان پەیوەندی بە نرخەکانەوە بۆی تۆ ململانی و ڕکابی هەموو مۆدلانی ترکی کە لە بازارە هەیە و کۆمپانیای ئەپل ساڵانە یەکجار مۆبایلی ئایفۆنە خاتە بازارەوە هەندێک جار حاڵەتی تایبەتە بۆ دوو مۆدلی خستۆتە بازارەوە بەس کۆمپانیا ڕکابەرەکانی هەندێک جار مانگی جارێک ڤێرشنێکی نوێ خەنە بازارەوە بۆیە پێویستە لەو کاتەیە کە مۆدلی نوێی خۆی خاتە بازارەوە چەند مۆدلێکی جیاواز بێ بۆی بتوانێت ڕکابی ئەو کۆمپانیانە بکە کە مانگانە و بە دوو مانگ جارێک مۆبایلێکی نوێ خەنە بازارەوە دوێنێ لە کۆنگری ڕۆژنەماوانیەکە ئەوەی کە جێگەی پرسیار بوو بۆ منەوە پێشتریش لە هەواڵەکانە کە دەودەوترا ئەم مۆسەفاتی ئایفۆنی نوێ بۆ من جێگەی پرسیارە بۆچی دەبێ واهری بارگاویکردنی واهری شەحنکردن بە زمانی یاسایی خۆمان لەگەڵ یانە بێت یاخود هێدفۆنەکانی دەبێت لەگەڵانە بن بەڵێ تەمانەوە کۆمپانیای ئەپڵۆکو وەڵامی خۆیان ئەڵێن ئێمە لە توێژینەوەیەکەم بە مەبەستی پاراستنی ژینگە توێژینەوەیەکمان کردووە تەنها بە کەمکردنەوەی ئەم ئەداپتەری بارگاویکردنەوەیە بە بەراورد بە سوتەمەنی ئۆتۆمبیل وە گوایە ساڵانە 450,000 بۆ 500,000 ئۆتۆمبیل کەمتر بخرێتە بازارەوە و کەمتر بەکاربهێنرێ بە مەبەستی پاراستنی ژینگە ئەداپتەرەکان ناخێنە بازارەوە وە بڕۆی وە ئەو کەسانی کە ئایفۆن بەکارێنن پێشتر یەکێک لە مۆدلەکانی ئایفۆنیان هەر پێ بووە بۆیە ئەتوانن ئەو ئەداپتەری بارگاویکەرەوەی بەکاربێن و هەروە لەو ڕێگایەوە ژینگە بپارێزن 2000 ینی ڕوونە زیانی دارایی ناکە لەم ڕۆ زیانی دارایی ناکە بەڵکو کۆمەڵێک لە ڕەخنەگران باوەڕیان وایە کۆمپانیای ئەپڵ ئەمەی قۆستۆتەوە بۆی بتوانێت قازانج بکالەوەی کۆستی بەرهەمەکە کەمتر بکەوێت لەسەری بەمە نرخی ئامێرەکەی بێنێتە خوارە و ڕکابی ئەو کۆمپانیانە بکە کە ئامێرەکانیان هەرزانترە چونکە بێگومانە گەرە و ئەداپتەرێک لەگەڵ ئامێرەکە بنێرێم پێویستە دروستی بکات و کۆستی دروستکردنی و ئەداپتەرش لەگەڵ ئامێرەکەدا بچێتە سەر جۆرەکە لە سیاسەتی بازرگانی کردن بەڵێ ڕەخنەگران لە کۆمپانیای ئەپڵ ئەو تێڕوانینیان هەیە هەرچەنە خۆیان ئەڵێن ئەمە مەبەستی پاراستنی ژینگێ باشە کاک باوەڕێ ئەنی ئەم مۆدلەی تازای ئایفۆن چ گۆڕانکاریەکی تازای تیاکراوە کە لە مۆدلەکانی ترانەوە یاخود ئەو گرنگترین خاڵی کەوان تازە بێت بەڵێ گرنگترین خاڵی بە بەراورد بە مۆدلەکانی پێش خۆی بەتایبە دەمانەی نوێەکانی لە دوای ئەکسەوە گرنگترین خاڵ بریتێ لە گۆڕینی دیزاینەکەی پێشتر مۆبایلەکانی ئایفۆن لە دوای ئەکسەوە لێوارەکانیان قەوس بوون بەڵام ئێستا ئەپڵ تقریبان لەمەیە گەڕاوەتەوە بۆ مۆدلی ئایفۆن 5 کە لێواری ئامێرەکە بە تەواوی تەختە واروها لە ڕووی مواصفاتەوە باشترین پرۆسیسەری لەسەر ئامێرەکە داناوە ئەوش کە خێراییەکی زیاتر بەخشێ بە ئامێرەکە تەنانەت خۆیان ئەڵێن خێرایم ئامێرە لە 150 خێراترە لەو ئامێرانەی پێشخۆی کە خستومانەتە بەردەستەوەش خواستی ئەو کەسانێکە بەکاری هێنن مۆبایلێکی خێراتر بەکاربێنن بەتایبەت گەیمەر و ئەوانە زۆر باشە کاک باوەڕ دوێنێ لە کۆنگری ڕۆژنەماوانیەکە تا ئێستاوە نزیک دەبینەوە لە 24 کاتژمێر دوێنێ کە خراە بازارەوە نرخی ئەم 4 مۆدلە بە چەند بوو و ئێستا هیچ دابەزیوت لە دوای 24 کاتژمێر بێگومان نرخەکان دابەزێ ڕۆژانە بەڵام دوێنێ تەنها دوو مۆدلی خراە بەردەست کە ئایفۆنی 12 و ئایفۆنی 12 پرۆ بوو بڕیارە لە بەرواری سیانزەی 11 هەردوو مۆدلی ئایفۆنی 12 مینی و ئایفۆنی 12 پرۆ ماکس سیانزە 11 بخرێتە بازارەوە بە مەبەستی فرۆشتەکەی دوێنێ چەند بوو ئەمڕۆ چەند نزمترین نرخی 999 دلار بۆ 1475 دلار بووە نرخی ئەمڕۆ تقریبا نیو ساعتەبێ نرخ دەرچوە بەڵام لە 950 دلار بۆ 1445 دلارە بە نزمترین تا بەرزترین نرخی باز لەوە دەکرێت کاک باوەڕ کوالیتی شاشەکەی لەبەرەوەی مەترسی شکانی لەسەر و زۆر جاریش ئەڵێن ئایفۆن زۆربەی بەکارهێنانی ئایفۆن مۆبایلەکانیان بە شاشەی شکاوی بەکاردێنن ینی زۆربەی دەشکێ گۆڕانکاری لە کوالیتی شاشەکەی کراوە لە کۆمپانیای ئەپڵ ئەڵێ ئەم شاشە نوێی بەکارمان هێناوە 6 جار بەهێزترە لە کاتی کەوتنە خوارەوەدا هەروەها ڕوونی و ڕووناکی لە 140 زیاترە بە بەراورد بە ئایفۆنەکانی پێشخۆی زۆر باشە خواستی خەڵک لای ئێمە چۆنە لەسەرم بەرهەمە نوێنی ئایفۆن چکە دەزانین قەیرانی ئابووری هەیە و ڕەنگە ساڵانی ڕابردوو ئەگەر باشتر بوو بێ ئەم ساڵ دەبین خراپتر لە ساڵانی ڕابردوو ڕاست خۆی ئەکیت قەیرانی دارایی کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکان هەبووە مەجای مۆبایل و ئەلکترۆنیاتیش کاریگەری زۆر لەسەر داناوە بەڵام کڕیاری مۆبایلی ئایفۆن هەمیشە کڕارێکی تایبەتە یعنی جاران شتێک بڵاو بۆ کە ئایفۆنی 11 خراپ بووە بازارەوە لە سوسیال میدیایت من گورچیلەیەکی خۆمە فرۆشم بۆ هۆی ئایفۆنێک بکڕم تەمانمە ڕووداوێکی حەقیقی نییە بەڵام قسەیە لەسەر خواستی بەکارهێنەری ئایفۆن کە جۆرێک لە خصوصیەتی خۆیانیان هەیە پێیان خۆشە کاتی بەرهەمێکی نوێی ئەپڵەکەوێتە بازارەوە بیکڕن ینی هەوادارێکی سەرسەختن بەڵام لە هەرێمی کوردستان ئەکیت خێرانی
دارایی بە ڕێژەیە کاریگەری هەبووە لەسەر خواستەکانیان لە ڕووی سکیۆریتیەوە بە تایبەتی باسی آیپیەکان و ئەمانە بکەین هەرچەند آیفۆن لە ڕابردوودا لە ڕووی سکیۆریتیەوە ناوبانگی هەبووە جیاواز لە جۆرەکانی دیکەی موبایل ئەم جارە هیچ شتێکی تایبەتمەندی تێدایە ئەم جارە کۆمپانیای ئەپڵ iOS 14 بەکارهێناوە و هەر خودی سیستەمەکەی سیستەمی ئەپڵ سیستەمێکی سیکوێرە یعنی ئۆپن سۆرسەکەی سکوێرە ینی شتێکی کراوانی وەک سیستەمەکانی ئەندروید و ئەوانەی تر بۆیە لە ڕووی بەکارهێنانەوە ئەکید بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵ سەلامەتترینن و سکوێرن لە 100 لە ڕووی زاکیرە و کامێرە فۆتۆ ئەمانەوە چی هەیە بۆ هەردوو مۆدیلە بچووکەکەی لە 12 مینی سێ جۆری زاکیرەی بەکارهێناوە 64 و 128 و 256 بۆ ئامێرە گەورەکانی سێ جۆر زاکیرەی 128 گیگابایت و 256 و 512 گیگابایتی بەکارهێناوە ئەو زاکیرەیە یەکەم جارە بوو حەجماوەیە پێشتر لە مۆدلەکانی تی ئایفۆنیش هەبووە پێشتر هەبووە 512 گیگابایتی هەبووە بەڵێ لە ڕووی کامێرە و کوالیتی فۆتۆ ئەمانەوە لە ڕووی کامێرە و کوالیتیەوە ئامریکا بێگومان وایدا ئەوژێکی کە لە تایبەتمەندیەکانی کامێرای ئایفۆنی نوێ وایدا و 12 مگاپیکسڵە بۆ هەردوو کامێرای سێلفی و کامێرای پشتەوەی بەس لە واید تایبەتمەندیە کە لە مەجای کامێرادا و هەروە لە بەرزەکانی ئەڵتراوایدا بە 4K تەسویرەکە ئێستا ئەم جۆرە مۆبایلانەکە ئەمە فۆنانە نوێیانی کە خراوەتە بازارەوە لە دوێنێ ئێوە بە پێی خواستدەی هێنە بازارەوە خواست چۆن بووە یاخۆت بۆ منە سەدانە دێن و کێ دەیبات دەیفرۆشێت خۆی چەندین کۆمپانیا هەیە کە مۆبایل هێنێتە بازارەوە بێگومان هەموو کۆمپانیایەک حەجمی فرۆشی خۆی زانێت بەڵام بۆ ئەم ئایفۆنە نوێ هەندێک کەسە بۆ پێشتر ناوی تۆمار کردوواڵێ کاتێک ئایفۆنەکە ئاگات ئەمە یەکسەر پەیوەندیم پێوە بکەن من لە سەرەتاوە بیکڕم دوێنێ بەدایان حاڵەتی وامان هەبووە یەک حاڵەتی تریش هەیە لە مەسایلی کۆپی مۆبایلەکە وەک دەزانین ئێستاکە گەچی کۆپی ئایفۆن تۆزێک قورسە بەڵام دەبینم با بڵێن مادی جیازێکی فەیک یاخود کۆپیەکەی هەبێ یاخود شەریکەیەگە بێ بۆ ئەمە چ ڕێکارێکی گیراوەتە بەریاوە خۆت ئاسان نییە بەرهەمی کۆمپانیای ئەپڵ کۆپی بکرێ ئاسان نییە بەڵام ئەکرێ دواتر مۆبایل ڕفرێش بکرێتەوە کەەوە حاڵاتێکی خراپە هەندێک جار ئەبیستین لە هەرمی کوردستان مۆبایلی ڕفرێش هێنراوە کەەوەش زۆر گرنگە چاودێری لەسەر بێ بۆی خەڵک تووشی زیان نەبێ یان بەڵکو کڕیاران بڕیار بدەن لە کۆمپانیا لە 100 متمانە پێکراوەکان مۆبایلەکانیان بکڕن بۆی تووشی مۆبایلی نوێ کراوە نەبن زۆر باشە کاک باوەڕ دیارە لە ماوەیەم دو سێ ساڵی ڕابردوو هواوی یەکێک بوو لە مۆبایلانی توانیوێتی تا حدێک لە هەندێک ڕۆژ نەبێت لە ڕووی فرۆشەوە ڕەنگە ڕکابەرێک لەگەڵ ئایفۆنا دروست بکە ئەخستنە بازاڕی ئەم مۆدێلە نوێیانە هیچ لەو ڕکابەریە دەگۆڕێت ئەم مۆدیلانەی ئەپڵ مۆدلی تایبەتن ماسەفاتی تایبەتن بەڵام پەیوەندی بۆ نییە کە بەراوردی بکەین بە هواوی لەم ڕۆژەدا لە بەرەوەی هواوی خۆی لە قەیرانێکی گەورەی دووەلیدایە بە تایبەت لەگەڵ ئەمریکا لە جەنگدا هەر بۆیە ئێستا ناتوانێت سیستەمی ئەندروید بەکاربێنێ سوود لە خزمەت گوزاریەکانی یوتیوب و گوگل پلی وەربگرێ بۆیە سیستەمی تایبەت بە خۆی دروست کردووە ئەمە ئەتوان بڵێم گورجێکی بەهێز بۆ لە هواوی ئەوەی ئەوەندەی ئەو حەسارە کاریگەری لەسەری هەبووە ڕکابەری تایبەتمەندیەکان کاریگەری لەسەردانەناوە بەڵکو و حەسارە کاریگەری زۆری لەسەر هواوی داناوە ئەوش بە بیانوێ ئەڵێن ئەمریکاڵە کۆمپانیای هواوی لەلایەن حکوومەتی چینیەوە دامەکرێت بۆ کۆمپانیا چینیەکانی تر ئێستا بەهێزترن لە هواوی خستنە بازاڕی کۆمپانی هواوی بڵێم ئایفۆنی 12 تا چەند نرخی 11 دابەزاند خۆی هەندێک جار هەندێک خەڵکی چاوەڕێەوە کە 12 کوێتە بازارەوە نرخی 11 تۆزێ دابەزێت تەوان پێشەوەی ئایفۆن 12 بگاتە هەرێمی کوردستان کە بەهۆی کۆرۆناڤایرسەوە دواکەوت بوو ئەپڵ خۆی دوای خست بوو ئەمە بوو بە سەبەبێک نرخی ئایفۆن 11 بەرز ببووە بەڵام بە مروری زەمن بە پێی سیریەسەکانی خستنە بازار ئەکید مۆدیلەکانی تر بە ڕێژەیە باس لەوەکەن $100 دابەزیوە لەو ماوەی کە بڕیار ئایفۆنی 12 بێتە بازارەوە تقریبا نەگەیشتۆتە ئەو ڕێژەیە بەڵام ئەمە یعنی بە قۆناغ سعرەکە داوازێ هەندێک جار لە فترەیەکی زەمەنیدا $20 $15 نرخەکەی دێتە خوارەوە بەڵام بە مروری زەمن هەموو زنجیرەکانی تر نرخەکانیان دێتە خوارەوە کاک باوەڕ ئەم جیازە تازانە کە دێن بڵێن کوردستانەوە لە یاگەری بوونی کێشەیە گرفتێک لە جیازێکی ئەپڵ کۆمپانیەکان بەگشتی لە هێرێمی کوردستان یا خۆت ئەو ڕێکارانەی کەوا بۆ کەسێک تووشی گرفتێکە بێت چین ینی لە جیازێکی تازە شتێکە ڕەنگە گرفتێکە بێت
لە ئێستادا کۆمپانیای هایستۆریە کە کۆمپانیایکی متمانە پێکراوە لەلایەن کۆمپانیای ئەپڵەوە سیقەی سیانەی بەرهەمەکانی ئەپڵی پێدراوە کڕیار دەتوانێت سەردانی و کۆمپانیای بکاتەوە وەکو هەر کڕارێکی تر مۆبایلەکەی پێشکەش بکات و ئەو مەشاکیلانی کە هەیە خاتە ڕوو جایتر ئەگەر مەشمول بوو بە زەمان تعاملی لەگەڵ کرێ بە پێی ڕێنمایەکانی زمانی ئامێرەکەی هەندێک جار ئەگەر ئامێرەکە چاکیش نەکرێتەوە تەنانەت تا گۆڕینی ئامێرەکەش بەمەرجێ لە نێو ڕێنمایەکانی گارانتی دابێ ئەگۆڕدێت. کاکبار تقریبا 1400 دلار وانە 1450 دلار 14 وەرەقە یعنی 14 وەرەقە توانین لاپتۆپێکی پێ بکڕی هیچ نەبێ بۆ نمونە بەرنامەکانی وەکو دۆبەکانی هەموو تیا بەکار بێن یان ئیشی باشی کەسابەتێکی پێ بکەیت لە ڕووی پیشەیەکەوە ئەوانەی کە 1400 دلار لە وڵاتی ئێمە ئەدەنە ئایفۆنێک بۆچی بەکاری دێنن یامانە کێنن مۆبایلان ئاکڕن کاک جەلال چینەکان زۆرن یعنی هەندێک کەس هەیە هەر ئارەزووەکە مۆبایلێکی باشی پێ بێ جۆرێک لە ئیمکانێتی هەیە ئارەزوومەندە هەندێک کەسی تریشێ ئەتوانێت هەر خودی مۆبایلەکەی بکە بە سەرچاوێکی داهات ئەگەر بە ڕێگایەکی باش بەکاری بێنێ کاتە هیچ ئیشێکی پێ دەکرێت لە ڕووی توانایی مۆبایلەکەەوە بەڵێ ئیشی پێ دەکرێت بەس بڕوام وایە لە هەرمی کوردستان خەڵگە و ئیشە ناکات ینی بە ڕێژەیە هەندێک ئەکرێ حاڵتی شاس هەبن بەڵام زیاتر پەیوەندی بە خواستەوە هەیە ینی من بێم ئایفۆنەکەم بگۆڕم لەبەرەوەی کە بۆ نمونە زاکیلەکەی بکەمە 500 ئەوەندە گێگا لە کاتێکا ڕەنگە من 100 گێگاشم پێویست نەبێت یاخود لەولاوە بۆ نمونە کامێرەکەم لەبەرەوەی کە پیکسڵێکی پێزیاد بۆ ڕێژێکی پێزیاد من بێم بیگۆڕم 1400 دلار بدەم ئەوانە کیان هەر بەڕاست کە دەیکڕن کە من زۆر مەراقمە بزانم ئیشی پێ دەکەن یا تەنها لەبەر فۆتۆکەیت یا لەبەر تەنهاوێکە هەر بەڕاستی پۆست لێ بدەن بڵێن ئایفۆنی 12 زمانەیە کاک جەلال خواست لە مرۆڤ هازان شتێکی زۆر مهمە ینی تۆ ئەگەر بەراوردی بکەی بە ئۆتۆمبیلێکی شەندێک جار تۆ بە ئۆتۆمبیلێکی 10,000 دلاری توانی کارەکانی خۆت ڕایەکەی بچیتە دەوام بنزینێکی کەم سرف بکەی بەڵام لە بەرامبەریش ئۆتۆمبیلەکەی بای 90,000 دلار بای 120,000 دلار نەخێر بای سیارێکی وەسەد باز بکەین کە بای 25,000 دلارە ینی ئەو کەسە ئارەزوومەندە ئەو ئۆتۆمبیلە بەکاربێنێ ئەمە مەسەلەی خواستە ینی خواستی بەکارهێنەرە و ئەکیید کامێرا و ئەو تایبەتمەندیانی کە لەو مۆبایلە هەیە سەرنجت ڕاکێشێ بۆی تۆ بەکاری بێنی خۆگەر بە دروستی کاری پێ بکەیت تۆ توانی ئێستا بە ئایفۆنێکی 12 کۆمەڵە کار بکەی کە بە کامێرایەکی 1000 دلاری هەر هەمان کارەکرێت یعنی تەتەوراتی تەکنەلۆژی ئەوەندە سەریع شتەکانی هەمووی لە ئامێریکی بچووکدا کۆ کردوێتەوە جەلال من ئایفۆن بەکار نایانم خۆم ڕانەهاتم لەگەڵی زۆر لەگەڵ ئەندروید و با بڵێن گەلاکسی بەکارێنم ئاخی ڤێژنی گەلاکسی چیە ینی ئەوەی هاتبێت گەلاکسی هواوی نە گەلاکسی بڵێن هواویە ڕاوە هواوی شێ و سامسۆنگی شێتەمان دوێنێ هواوی بەرهەمی نوێی خستە بازارەوە هەر لەگەڵ ڕاگەاندنی بەرهەمەکەی ئەپڵدا هواوی ینی لە بۆ سەدا بوو ئەویش شتێک بخاتە بازارەوە ململانێ بکە بەڵام گەلەکسی ئێستا زنجیرێکی تری سریەسی ئەیەکانی دەست پێ کردووە کە بە سعرێکی هەرزانترن تقریبا نزیکە لە خواستی بازارەوە بەڵام بەراوردەکە زیاتر لەسەر سیستەمەکە کاک جوامێر ینی هەموو ئامێرانی کە دەرەچن لە بازارە سیستەمی ئەندرویدیان هەیە بەڵام تەنها ئامێری کۆمپانیای ئەپڵەکە سیستەمی iOS هەیە ئەمە هێجیایەکاتەوە منیش هەندێک جار ئەڵم باشە خەڵک چۆن ڕایەت لەگەڵ سیستەمی ئەندروید کار بکات یعنی هەندێک جارڵم وڵای زۆر گرنگە توێژینەوەیکی دەرونی بکرێ باشە بۆ بێ من سەرنج و خواستم بەلای iOSدا بڕۆ بۆ بێ کەسێکی تر بەلای ئەندرویددا بڕۆ ئەوانەی کە ئایفۆن بەکاردێن ڕاهاتنە ئەوەی من بینی بێتم لە هاوڕێکانی خۆم بیستێتم کە ئەوەی ئایفۆن بەکارێنە ناگەڕێتەوە بۆ گالاکسی تقریبا بەڵام ئەوشی بە سامسۆن ڕاهات بێ زۆر بە زەحمەت ئەچێتە سەر هواوی ئەچێتە سەر ئایفۆن تقریبا وایە بەس بەگشتی خواست دابەشە بێ ئوستاسی ینی بۆ نمونە تەماشاکەی لە ڕاضەیە تۆ مێسیت هەیە و ڕۆناڵدۆت هەیە لە خواردنەوەیەکە پیپسیت هەیە و کۆکاکۆلات هەیە ینی هەمیشە دووشتت هەیە ینی حتا لە ئیسلام و مەسیحەت هەیە تەماشاکەی خواست دابەشە بێت هەر بۆیە لەم سیستەمانەشا دوو جۆر واکە دابش بێ سەرخواستی بەکارهێنەرەکانی دا ئێستا ئەوەی کە وا لە منەکە ئایفۆنی 11 هەرزانترە لە 12 چی وا لە من بکە کە من 12کە بکڕم 11کە نەکڕم بەڵێ بەسیترینشت بۆ نمونە ئەو دیزاینێکی تایبەتی هەیە ئایفۆنی 12 ئەکرێ هەندێک کەسە بوو من دوێنێ گوێم لە برادێک بووتی وڵی من لەوانێ من لەم 12 زۆر مرتاحتر بم لە بەروی قەراغەکانی ڕێکە باشتر لە دەستمایان ناخزێ یعنی ئەو شتێک بوو یەکسەر جێی سەرنج بوو بۆ من بەڵام ئەکید مواصفاتەکانی وەک بە بەڕێستم وت خێرایەکەی لە 150 خێراترە
جایکێک لەو شتانی زۆر 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 خۆشە تۆ بە خێرایی بەکاری بێنی بەڕاستی مۆبایلە لە بەروی لە کاتێکی زۆرە بەدەستەوەیە ئەبێت تووشی جامبوون نەبی تووشی خاوبوونەوە نەبی بۆیە ئەوە خصوصیتێکە کەوا لە تۆ بکە بڕۆی مۆبایلێکی خێراتر بەکاربێنی یان ڕووناکی و ڕوونی شاشەکەی سەرنجت ڕاکێشێ بۆ ئەوەی تۆ یعنی ئاسوودەتر بی لە تەماشاکردنی ئەم مۆبایلەکە بۆ نموناگەر سەیری تەلەڤیزیۆنێک بکەی ڕوونتر بێ و دیقەی باشتر بێ مرتاحتری لە کاتی تەماشاکردنی بە بەراورد بە شاشی تەلەڤیزیۆنێکی زۆر باش کاک باوەڕ زۆر بە کورتی کاتم دەمەوە ئەگەر هیچێک پارەی نەبێت چی پێ دەڵێ بۆی کە هەر بەڕاستی نەڕوە قەرز و خۆڵەکە ئایفۆنێکی 12 بکڕێ بەدیلی هەبێ ئەگەر هەرش بێ ئەوەشی کە پارەی بەدەستەوە بێ بە ئاسایی بێ هانێکی بدەین 12یەکیش بکڕێت وڵی بەگشتی کاک جەلال یعنی ئینسان ئەگەر توانای نەبێ مەرج نییە هەر بۆ مۆبایل کورت قسێکی ئەڵێ بەقەدەر بەڕەکەی خۆت پێڕاکێشە من هەر زۆر دژی ئەوم کە بۆ ئەو جۆرانە لە مۆبایلی و شتانە ئینسان خۆی تووشی قەرز و بارگرانی و ناڕەحەتی کارمتی کاتمان زۆر کەم بەس بە کورتی زۆر کردی پاتریەکەی گۆڕانکاری بەسەرات و کوالیتی پاتریەکەی چکەوەمان بێت کوالیتی پاتریەکەی لە مۆبایلە بچووکەکانە ئەپڵڵێ 15 کاتژمێر پلەیباکی ڤیددیۆ ئەنج پاتری مۆبایلەکانمان سفرەکاتەوە لە پرۆماکسە حەڤە کاتژمێر ئەنج پاتریەکەی سفرەکاتەوە بەڵامێکێکی تر لەو شتانەی کە منیش ئاماژەم پێنەدا تەنکبوونەوەی ئامێرەکەیە بە لە سەدا بە بەراورد بە ئامێرەکانی ترکاوژی کێکە لە خواستە سەرنجڕاکێشەکان کە ئینسان ئارزوەکە مۆبایلێکی تەنکتر بەکاربێنێ زۆر سپاس لەگەڵ ئازان و خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین پاش ناوبڕاکە لەگەڵمانە بن درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک گەرەتەوێت قاپەکانت بە جوانی پاک ببنەوە و زیان بە تەندروستیت نەگەێنێت ئەوە زاهی یۆپاک بەکاربێنە. گەرەتەوێت بە دوور بیت لە هەموو جۆرە میکرۆبێک و دەستەکانت بۆنیان خۆش بێت ئەوە سایلی یۆپاک بەکاربێنە. فاسی یۆپاک بەرهەمێکی ناوازەیە و ڕەنگی جلەکانت دەپارێزێت و بێبۆنە و زیان بە تەندروستیت ناگەێنێت بۆ جلی سپیش بەکاردێت. فلاشی یۆپاک بێبۆنە و بێزیانە و هەمیشە و زیاتر هەست بە پاک و خاوێنی ماڵ و مشتەمەلاتەکەت دەکەیت. ڕووناکی و جوانی و بۆنی خۆش با مۆجزەی یۆپاک بەدیدێت. پاکەرەوەکانی یۆپاک بەرهەمێکی ئێرانیە و زیان بە تەندروستی ناگەێنێت. باوەڕپێکراوی وڵاتانی ئەوروپایە و بۆ زۆربەی وڵاتان هەنارداکرێت. بۆ دەستکەوتنی بەرهەمەکانی یۆپاک پەیوەندی با کۆگای بەرهەمەوە بکەن. ناونیشان سلێمانی ئیبراهیم ئەحمەد پشت بەنزینخانەی وڵات. بەرهەمە پاکەرەوەکانی یۆپاک. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە. بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە. بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە. وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە. ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت. بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە. گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە. بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی 30 ئەڵقەی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC87 ئارامی و دڵنیایی.
ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریگرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بە دوواداچوون بۆ چارەنووسی موچەی 20,000 منداڵ و هاوڵاتی و خاوەن پێداویستی تایبەت دەکات. عومەر عەبدوڵڵا ئەندامی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی ڕایگەیاند بە پێی مادەی شەشەمی یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستە تایبەتەکان هەر منداڵ و هاوڵاتیەکی خاوەن پێداویستی تایبەت مافی خۆیەتی بڕی 150,000 دینار لەلایەن حکوومەتەوە بۆ تەرخان بکرێت بێجگەل لە خزمەتگوزاری جیاجیای دیکە. بەڵام لە ساڵی 2012ەوە ئەم تەرخانکردنە بەبێ هۆڕاگیراوە. ئەمەش سەرپێچیە لەو مادە و یاساییانە و دابەشکردنی ئەو هاوڵاتیانە لە بێبەشکردنی و هاوڵاتیانە لە سەرەتایەترین مافیان کە بەپێی زانیاریەکان زیاتر لە 20,000 کەس دەبن. ئەو پەرلەمانتارەی کۆمەڵ ئیسلامی کوردستان ڕایگەیاند داوامان لە سەرۆکایەتی پەرلەمان کردووە کە لیژنە پەیوەندیدارەکان ڕاستپێرن تا بە دوواداچوون بۆ ئەم کێشەیە بکەن و ئەو لیژنانە ئەو مافەسەرەتایانەی خۆیان ئەو بەڕێزانش ئەو مافەسەرەتایانەی خۆیان دەست بخەن کە مافێکی سەرەتایی خۆیان. دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران ڕای دەگەێنێت ئەو کۆچبەرە کوردانەی لە وڵاتی میسر تەندروستیان جێگیرە و پاش لێکۆڵینەوە لەگەڵیان کار بۆ گەڕانەوەیان دەکەن. سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران ڕایگەیاند بە مەبەستی باگابوون لە بارودۆخ و ڕەوشی تەندروستیە و کۆچبەرە کوردانەی لەلایەن هێزی دەریاوانی میسرەوە ڕزگار کران بە دوواداچوونیان بۆ کردوون کە پاش هەموو پشکنینێکی پزیشکی تەندروستیان جێگیرە. ئاری جەلال سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران وتیشی ئەوان ئاگادارن کە دەستگا ئەمنیەکانی ئەو وڵاتە بەردەوامن لە لێکۆڵینەوەکانیان سەبارەت بەوەی کە ئەو کۆچبەرانە بە شێوەی نایاسایی ویستویانە بگەنە کەناراوەکانی ئەوروپا. بەڵام دوایەوە یەختەکان پەکی کەوتووە هانایان بۆ زۆر لایەن بردووە و کەس نەچووە بە هانایانەوە جگە لە هێزی دەریایی میسر. ئەوان لە هەوڵی بەردەوامن کە پاش لێکۆڵینەوەکان لە ڕێگە یاساییەکانەوە ئەو کۆچبەرە کوردانە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. سەرۆکوەزیرانی عێراق دووپاتی دەکاتەوە هەڵبژاردننی پێشوەختە لە وادەی خۆیدا و بە گەرەنتی دوور لە ساختەکاری بەڕێوە دەچێت. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە وتارێکدا ڕوبەڕووبوونەوەی هێزانیەکانی لەگەڵ خۆپشاندەران بە هەموو شێوەیەک ڕەت کردەوە و داواش لە گەنجان دەکات دەرفەتی بەریەککەوتنی خۆپشاندەران و هێزانیەکان دروست نەکەن. مستەفا کازمی لەبارەی هەڵبژاردننی پێشوەختە ڕایگەیاند. هەڵبژاردننی پێشوەختەکەی عێراق لە 6 حوزەیرانی ساڵی داهاتوو بە گەرەنتی هیچ ساختەکاریەک بەڕێوە دەچێت. بڕیارە 6 حوزەیرانی 2021 هەڵبژاردننی پێشوەختە بۆ پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت و کازمیش دەڵێت هەموو ڕێگاکانی ساختەکاریان پاک کردووەتەوە. سەرۆکی ڕەوتی حیکمەت داوا لە سیاسیەکانی عێراق دەکات تەنها گوێ بۆ داواکاری خۆپشاندەران بگرن و داواکاریەکانیان جێبەجێ بکەن. عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حیکمەت لە ساڵیادی سەرهەڵدانی خۆپشاندانە بەرفراوانەکەی عێراقدا لە بەیاننامەیەکدا ئاماژە بەوە دەکات. لەو ساڵیادەدا یادی ئەو ساتە مێژوویە دەکەینەوە کە گەنجەکانمان دەنگ و هەڵوێست و بۆچوونیان هەبووە و دەربڕیوە و گەنجانمان هاتنە سەر شەقام و داوای مافەکانیان دەکرد. پرسیاری هیوا دواخراوەکانیان کردووە. عەمار حەکیم باوەڕی وایە پێویستە دەسەڵاتی سیاسی تەنها گوێ لە داواکاری خۆپشاندەران بگرێت و ئەوە جێبەجێ بکات کە داواکاری ژیانێکی ئازادە و شەرەفمەندانەیە. بەهۆی لێدوانێکی ڕەجەب تەیب ئەردۆغان لەسەر ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا پاریس بڕیاری کشاندنەوەی باڵیۆزی وڵاتەکەی لە ئەنقەرە دەرکرد.
لا کاردانەوەی بڵاوکردنەوەی وێنە کاریکاتێرەکانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕایگەاند. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا پێویستی بە تاقیکردنەوەی ژیری و چارەسەرکردنی عاقلیە. چۆن دەکرێت سەرۆکی دەوڵەتێک بەو جۆرە مامەڵە لەگەڵ شوێن کەوتوانی میلیۆنان کەس لە دینێکی جیاوازی ناوڵاتەکەی بکات. ئەم لێدوانانەی ئەردۆغان سەبارەت بە سەرۆکی فەڕەنسا نیگەرانی و تووڕەئی لای بەرپرسانی وڵاتە دروست کرد. لە ڕاگەندراوێکدا سەرۆکاتی فەڕەنساش ڕایگەاند داوا لە ئەردۆغان دەکەن ئاڕاستەی سیاسەتەکانی خۆی بگۆڕێت چونکە لە هەموو ڕوویەکەوە مەترسیدارن. دەژڵێن ئەو جۆرە لێدوانانە بە هیچ جۆرێ قبوڵکراو نین. هاوکات فەڕەنسا بڕیاریدا باڵێزی وڵاتەکەی لە ئەنقەرە بکشێتێتەوە لەبارەی گرژیەکانی لەگەڵ تورکیا گفتوگۆ و ڕاوێژ بکات. ئاسایشی نیشتیمانی ئەفغانستان کوژرانی کەسی دووەمی ڕێکخراوی قاعدەیان ڕاگەیاند کە لە لیستی داواکراوترین تیرۆریستانی ئەمریکا بوو. ئاسایشی نیشتیمانی ئەفغانستان لە بەیاننامەیەکدا ئاشکرای کرد ئەبوو موحسین میسری لە ئۆپەراسیۆنی تایبەتی هێزەکانیان لە هەرێمی غەزنە کوژراوە. بەپێی بەیاننامەیەکی ئاسایشی نیشتیمانی ئەفغانستان ئەبوو موحسین میسری تۆمەتبار بووە بە دابینکردنی پاڵپشتی مادی و سەرچاوە دارایی بۆ ڕێکخراوی قاعدە و دانەری پلان بۆ کوشتنی سەربازانی ئەمریکا لە ناوچەکەدا. گەنجانی عزیز بەشێک لە هەواڵبزان یاریگەنەکانمان پێشکەش کرد. پاشناوبڕێک لەگەڵ هاوکارم کاکشوان درێژە بە پەیامی ڕۆژ دەبێت. ئازانم دووبارە سڵاوتان لێبێ لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە وەک پێشتری ژاماژەمان پێکرد دەمانەوەی قسە لەسەر بابەتێکی گرنگی ڕۆژکەین بە تایبەت بابەتێک لە ناو کۆمەلگای مسلمانانە بۆ تاکی مسلمان بۆ کۆمەلگەی مسلمان ئەویش خۆشویستنی پەیامبەری ئیسلام ڕەسوول الله صلی الله عليه وسلمە چۆن پەیامبەرمان خۆش بێ ئەسڵەن هەر بەڕاستی ئەبێ لە خۆمان پرسین بەڕاستی خۆشمان دەوێت ئەگەر خۆشمان ویست چۆن کاروکردەوەیەک بکەین بیسەلمێنین سەلماندنێک بکەین واگەر کەسانێکیش بێ ڕێزیان کرد یاخود هەوڵی ناشرینکردن و ئیهانەیان کرد مووقیفی ئینسانی مسلمان بە وەکوکردەوەیەکی مسلمان ئەبێت چۆن بێت چی بکات و چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارەدۆخەیە بکات. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و میوانداری زۆر بەرز مامۆستا عەبدوڵڵا پێنجوێنی زانای ئاینیمان کردووە کە لێرە لەگەڵمانە. مامۆستا زۆر بەخێر بن. مامۆستا قسە باسەکەی ئێمە لەسەر محەممەد المستەفا پەیامبەری ئیسلام صلی الله عليه وسلم ئێمەی مسلمانان کاتێک دەڵێن پەیامبەرمان خۆش دەوێ چۆن بزانین خۆشمان دەوێ واتە هەر بەدەم من بڵێم پەیامبەرم خۆشەوێ تر خۆشم ویستوە یان ئەبێت چی لە منە مەوجود بێ ئەو کاتەی تر من پەیامبەری ئیسلام خۆش ویستوە. بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. منی خۆشحاڵم کە لە خزمەت جەنابتان و بیسەران و بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیامدا تەوەرێکی زۆر گرنگ لەسەر ژیان نامەی بەشێک لە ژیانی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم تاوتوێ بکەین بە تایبەتی لەم کات و ساتەدا کە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. بێگومان خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا ئەرکی سەرشانی هەموو تاکێکی مسلمانە چ پیا و چ ئافرەت و هەروەها یەکێکە لە مقتەزەیاتی ئیمان یەکێکە لە مقتەزەیاتی ئەشهەد ئەنە محەممەدە ڕەسوول الله کەوا بوو هەر کەسێک بێ ئیماندار و مسلمان بێت و هەروەها خۆی بە مسلمان بداتە قەڵەم بەبێ ئەوەی کەوا شوێنی پێغەمبەری خوا بکەوێ بەبێ ئەوەی کەوا ئەگەر پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خۆش نەوێت ئەوە بێگومان ئیمانەکەی دانامەزرێت. بۆیە باوەڕبوون بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەمان لەلا بەرجەستە دەکا کە ئێمە بە دڵ و بە گیانمان دەبێ ئەم پێغەمبەرەمان خۆش بێت صلی الله عليه وسلم. بەڵام ئێمە نابێت تەنها لە یەک لایەنەوە سەیری خۆشەویستی پێغەمبەری خوا بکەین ئەویش کەوا خۆشەویستی تەنها قەلب و مەحەبەت و هەڕا دڵ بێ بەڵکو دەی بزانێکین خۆشەویستی قەلب و دڵ و دەروون بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کارێکی زۆر گرنگە چونکە هەمیشە خۆشەویستەکان لە دڵ و دەروونەوە دەست پێ دەکات. بەڵام لە ڕووی مەعریفە و عەقڵەوە بێگومان دەبێت لە ژیانی پڕبەرەکەتی ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئێمە بەهرەمەند ببین و بزانێکین ئەم پێغەمبەرە کاتێکەوە خوای پەروردگار نادوێتی خوارەوانێ کە پێی دەڵێ تۆ نور و ڕۆشناییت و هەروەها تۆ مایی
ڕزگارکەری و هەروەها فرستادەی بۆ ئەوەی کەوا خەڵکی لە گێژاوی نەفامی و شیرک و ضەلالەت و گومڕایی دەربێنی کە ئەم پێغەمبەر صلی الله عليه وسلم چی کردووە و چۆن گەل و هۆزی قوڕیش و هەروەها ڕەحمەتەن للعالەمین بووە هەمویانی ڕزگار کردووە لە بۆ هیدایەت و لە بۆ ڕۆشنایی ئێمە پێویستمان بەوەیە پاشان بەرجەستەکردنی ئەم عقل و ئەم لایانی معریفە و شارەزابوونە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەندامەکانمان و لە بواری پراکتیکیا و هەروەها لە بواری کرداریدا بۆیە ئێمە کاتێ بۆمان ئەسەلمێ کە ئێمە پێغەمبەری خوامان خۆش بوێت کە بەڕاستی بە شوێن منهەجەکەی پێغەمبەری خوادا ڕۆشت بێتین بۆ ئەمەش بێگومان دەبێت بگەڕێنەوە بۆ لای قورئان قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم أي پیغمبری خوا صلی الله عليه وسلم پیان بڵێ بە مسلمانان بە ئیمانداران ئەگەر ئێوە بەڕاستی خوای پەروەردگارتان خۆشەوێ فاتبعوني ئەوە شوێنی من بکەون بێگومان يحببكم الله خوای پەروەردگاریش ئێوەی خۆشەوێ بۆیە هەر کەسێک لە نێوەندی مسلماناندا چ پیا و بێت چ ئافرەت ئیدعای ئەوە بکاکەوە پێغەمبەری خوای خۆشەوێ دەبێ بە کۆمەڵێ هەنگاو ئەم خۆشەویستیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بسلمێنێت یەکێک لەو هەنگاوانە بریتە لەوەی کەوا فەرمانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قبوڵی بێت و هەروەها وەری بگرێت و جێبەجێکە لە ژیانی خۆیدا چونکە خوای پەروەردگارە فەرمێت وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم هیچ پیاوێکی مسلمان و هیچ ئافرەتێکی مسلمان بۆی نییە لە ژیانی خۆیدا ئەگەر هات و خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕیارێکیاندا ئیتر ئینسان اختیار و ئارۆزومەندی لە لای خۆی بمێنێت بۆیە گوێڕایەڵێکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێویستە لەسەر تاکی مسلمان قل أطيعوا الله وأطيعوا الرسول ومن يطع الرسول فقد أطاع الله ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما کەوا بوو گوێڕایەڵیکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێکە لە سەلمێنەری خۆشەویستی ئینسانی مسلمان لە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەنگاوێکی تر لە هەنگاوەکان سەرخستنی ئەم دینی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم واتە نوسڕەتەن لیدینیه کە ئینسانی مسلمان دوای ئەوەی کەوا شوێنی ئەم پێغەمبەرە دەکەوێ بێگومان پەیامی ئەم پێغەمبەرە و گەیاندنی و ڕوونکردنەوەی و ئاشناکردنی بە معالیمەکان و محاسینەکانی ئەم دینە ئەرکی سەرشانی تاکی مسلمانە و هەروەها سەرکەوتنی لە هەموو کات و ساتێکدا بەتایبەتی لەو کاتانی کەوا کۆمەلگا لەوانەیە تووشی کۆمەڵی قەیران و لادان بوو بێ کە ڕانەوە و ئاشناکردنەوەی سەر لە نوێ بە پەیامی ڕاستەقینە و ژیان و سیرە و ژیاننامەی ئەم پێغەمبەر صلی الله عليه وسلم بێگومان هەم کارێکی گرنگە و نوسڕەت و سەرکەوتن و پشگیریکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێکە لە نیشانەکانی خۆشویستنی ڕاستەقینە بۆ پێغەمبەری خوا بە معنایەکی تر و بە واتایەکی تر تەوقیر و بە تەعظیمکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ لە ژیانی پێغەمبەری خوادا کە هاوڵان بەڕاستی ئەگەر سەرنجی ژیانیان ئەدەی زیاد لە پێویست لە خۆشیان بەڕاستی ڕێز و حرمەت و تعظیم و تەوقیریان هەبوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە خوای پەروەردگار فەرمێ ذلك لتؤمنوا بالله ورسوله وتعزروه وتوقروه دوای ئەوەی کەوا ئینسان بڕوای بەخوا و پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم دەبێت تەوقیر و تعزیری ئەم پێغەمبەرە بکە واتە هەموو ڕێگایەکی بەشکۆمەندگرتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بۆ مەکانەتی پێغەمبەری خوا دەبێت ئەم ئینسانە تێیدا هەبێت و هەمیشە دەبێت ئینسان بەڕاستی فەرمانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەضل بدا بەسەر هەوا و ئارەزوەکانی خۆیدا ئەگەر بێت و ئینسان هەوا و ئارەزوەکانی خۆی زاڵ بوو بەسەریدا بەسەر فەرمانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێگومان دەبێت ئالم کاتەدا مراجعەی باوەڕبوونی بە پێغەمبەری خوا مراجعەی ئیدعاکردنی لە بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکاتەوانێ چۆن بزانین کە ئێمە هەوا و ئارەزوەکانمان زاڵنین بەسەر جێبەجێکردنی فەرمانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە طاعەت و لە عیبادەت و خواپەرستیەکانمانە لە سلوک و لە ئەخلاق و لە ڕەوشت و هەڵسوکەوتەکانمانە لە معاملەماندا لەگەڵ دەوروبەرماندا و لە معاملەماندا لە بواری کڕین و فرۆشتن و هەموو جۆرێکی لایەنی پەیوەندیدار بە ژیانی ئێمەوە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەخشە ڕێگایەکی بۆ کێشاوین کە وەکو مسلمان دەبێت ئاوا هەڵبسین ئاوا دابنشین ئاوا بڕۆین ئاوا بیر بکەینەوانێ دەبێت ئاوا بڕۆین ئاوا بڵین بێگومان بەم خاڵانە و چەندەها خاڵ و هەنگاوی تر ئێمە دەیسەلمێنین بەڕاستی پێغەمبەری خوامان خۆش بوێ و ئەگەرنا بەتەنها ئیدعاکردن بەزار هیچ قەدر و قیمەتێکی نییە و هەروەها ئینسان هیچێکی لێ دەست ناکەوێت ماوەسا چۆن بزانین ئێستا ئێمە بۆ من هەمان ینی پابەندی ئاینی ئیسلامەوە و زۆر جا هەندێک سنەتی باشیش هەیە ئەنجامی دەدەین بەڵام
چۆن پێداچوونەوەیەک بە ناخی خۆمانە بکەین بزانین هەر بەڕاست پێغەمبەری خۆمان سەڵسەلەم زۆر خۆش دەوێت یا دایک و باوکمان چونکە زۆر جار ڕەنگە لە پێناو توجارەتەکەمانە شەڕێک بکەین بەڵام ئەمڕۆکە بۆن منەوە هەموو سوکایەتە بە ئیسلام و بە پێغەمبەرمان دەکرێت دوردی و خوا لەسەر بێت ڕەنگە ئامادە نەبین بە وشەیەکیش ناڕەزایەتێکی خۆمان یا پێ ناخۆشبوونەکەی خۆمان دەربخین کەواتە چۆن ئەم پێداچوونەوە بە خۆمان نابکەین ئایا مەرج تەنها پابەندبوونە بە سونەتەکانەوە ئیدی تەواو ئێمە پێغەمبەرمان خۆش دەوێت ڕەنگە بەڵام لە هەمان کاتیشدا هەمانە 24 کاتژمێر لە مزگەوتە بەڵام لۆلە لە بازار لەسەر دینارێکی خۆی خەریکە دنیا تەختەکە بەڵام لەم لاشەوە ڕەنگە هێندە دینارەکەی خۆی پێغەمبەری خەسەم لە ڕووی کردەوی خۆش نەوێت ڕاستە ڕەنگە لە مزگەوتی شابێ چۆن ئەمە لە دەرونی خۆمانە ڕێک بخەینەوە بێگومان ئێمە بە خۆشارەزاکردنی زیاتر لە قورئانەکەی خوای پروردگار و پاشان لە خۆ زیاتر شارەزەکردن لە سیرە و ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەتوانم بڵێم ئێمە ڕێنکردنەوەمان بۆ دروست نەبێت بەڵام کاتێکەوە مرۆڤەکان بەڕواڵەت و بە شکل ئیمانداران بەڕواڵەت و بە شکل تەنها سەیری قورئانی پیرۆز دەکەن سەیری ژیاننامەی پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم شارەزان نین لە پەیامەکان و هەروەها لە بنەماکانی قورئان شارەزان نین لەو شتانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمە هێناوە ئالێدادا ئیتر ئەو گرفتە دروست ئەبێ ئێمە نازانین ئەو دینداری کەوا دەیکەین تا چەندە ئێمە دینداریەکانمان لە ئاس مەطلوبدایە لە ئاس پێویستدایە لە ئاس ئەوەدایە کە خوای پروردگار لێمان داوا دەکات لە ئاس ئەوەدایە کە بەڕاستی لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەنگاو دەنین بۆیە ئێمە لەوانەیە زۆر مسلمان و زۆر خەڵکە ئیدعای ئیمانداریەتی و مسلمانەتی و ئەهلی مزگەوت دەکات وەکو تۆ فەرمود ئامشەوی مزگەوت دەکات ئەمە مامەڵەیە کە لەگەڵ بین خۆی خوای پروردگار ئینسان زۆر گرنگە بەڕاستی بین خۆی خوا چاک بکات بە جوانترین ئەنجامدانی عیبادەت و خواپەرسی بە هەموو جۆرەکانیەوە کە خوای پروردگار لی داوا دەکات بەڵام بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام دینداری و خواپەرستی عیبادەت ئەمە لایەنێک و بەشێکێتی بەڵام بەشە سەرەکیەکەی تریشی بریتێ لە مامەڵەیەکی کردداری و واقعی و دروست و هەروەها جوان بەپی ئەوەی کە وا خوای پروردگار لێمان داوا دەکات بەپی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێمان داوا دەکات لەگەڵ دەوروبەرماندا کاتێکەوە ئێمە لە نێوکایی سیاسیە لە نەوکایی لە بواری ئابووریدا لە بواری کڕین و فرۆشتندا لە بواری بابەتە کۆمەڵایەتەکاندا و هەروەها لە هەشتێکی لایەنی پەیوەندیدار بە بازاڕا دەڕۆین لە شوێنێکادا دەنیشین لەگەڵ ماڵ و مناڵی خۆماندا لەگەڵ دەوروبەرماندا دەبێ ئاگامان لێبێ ئێمە بیسەلمێنین کەوا مسلمانین چونکە بەڕاستی مامەڵەکردن لەگەڵ خەڵکیدا بە شێوازێکی زۆر جوار وەقولوا للناس حسنا هیچی کەمتر نییە لەو عیبادەت و خواپەرستی کە ئینسان ئەنجامی ئەدا لە مزگەوتە بۆیە ئێمە سەلماندنی ئەم بابەتە وەکوەوەی بە معنایەکی تر مراجعی خۆمان بکەینەوانێ سەیری کار و کردەوەکانی خۆمان بکەین سەیری هەڵوێستەکانی خۆمان بکەین سەیری هەنگاوەکانی خۆمان بکەین سەیری ئەو وێزگانە بکەین کەوا ئێمە لەم ژیانەدا تێیدا دەژین ئەگەر خۆمان دەیزانین دەبێ خۆمان چاک بکەین ئەگە خۆمان نایزانین دەبێ بپرسین دەبێ گوێ بگرین دەبێ متابعەمان هەبێ باشە ئایا ئێمە لە ئاست ئەوە داین کە خوا و پێغەمبەری خوا لێمان داوا دەکات بە تایبەتی کە ئێمە بابەتەکەمان ئیدعای شوێنکەوتنی پێغەمبەری خوایە صلی الله تعالی عليه وسلم کەوا بوو ئەگەر هاتوو کەسێک لە مامەڵەی ڕۆژانەیدا لەگەڵ دەوروبەریدا وەکو ئەوە نەبوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی دەڵێ ئەخلاق و ڕەوش و دەبێ جوان بێ دەبێ ڕازگۆ بی دەبێ ئەخلاق و ڕەوش و بە شێوازێ بێ ببیتە مایەی خۆشبەختی بۆ خەڵکی ئەوەتانی خوای پروردگار بە پێغەمبەرەکەی دەفەرمێ ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك بەداخەوە زۆر جا لەوانەیە مسلمانێکی کرچ و کاڵ کە لە ئاستی دینەکەی دانەبێت ببێتە هۆکاری ئەوەی کەوا مسلمانێک بەرامبەر بە دین ڕابوەستێ بەرامبەر بە ئیسلام ڕابوەستێ چونکە خەڵکی بە چاویان شتەکان دەبینن کاتێک کە ئەم مرۆڤە دەبینن لە بازار و لە هەڵسوکەوتەکان و کایەکانی ژیانیدا هەڵسوکەوتەکانی وەکو ئەوە نین کەوا خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێناویانە ئیتر ئەم ئینسانە لە جیاتی ئەوەی کەوا بەرەو دین بێ بەرەو لای خۆشەویستی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم پێچێ زیاتر دوورکەوێت زۆر باشە ئەگەر ئیزنم بن لەگەڵ شوانە من دەمێ ڕوو لە بیرەران بکەم با پرسیارێکی لە خۆمانی بکەین زۆر جار هەندێک هاوڕێ لە دەوروبەری خۆمان هەمومان دێناسین دەڵێن فلانە کەسمان خۆش دەوێت دەزانین بۆچی دەڵێن خۆشمان دەوێت چکە ڕەنگە زۆر جار بیر لەوە دەکەینەوە چاکەیەکمان بەرامبەر بە یەکتر هەبووە و ئەزدانین ئەو تا چەندە ئێمەی خۆش دەوێت واتە خۆشەویستی لەگەڵ هاوڕێکەمانە دەزانین لە چه ئاستێکی یەکدیکایی بەتایبەتی ئەو هاوڕێیانی کە تەمەنێک پێکەوەین بەڵام با لە خۆمان بپرسید ئایا ئێمە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت خۆشمان دەوێت کەم پرسیارشمان کرد لەسەری ئەوە بوەستین ئایا ئەویش ئێمەی خۆش دەوێت ئەگەر ئێمەی خۆش دەوێت دەبێت بۆچی خۆشمان ئێمەی خۆش بوێت دەبێت ئەم پرسیارش لە خۆمان بکەین سامان فەتاح لە هەڵەبجار چەند هاوڵاتێکی دواندوو هەمان پرسیاری لێ کردوون بە تایبەتیش زۆر جارەگەر پرسیارێک لە هاوڕێ خۆشەویستەکەمان بکەین بە دڵنیای وەڵامەکەشی دەزانین ینی بەشێک لە وەڵامەکەی دەزانین لەوەی کە
ئەگەر حەزی لێبێ گوێی لە چی بێ لە ئێمەوە یامە چی لێ بپرسین. لە هەمان کاتان پرسیارش لە هاوڵاتیان دەکا سامان با پێکەوە بینەری وەڵامی هاوڵاتیان بین بزانین تا چەند و چۆن پێغەمبەری خۆیان درودی خۆی لەسەر بێت خۆش دەوێت. ئەگەر پێم بڵێ تۆ چەندێک پێغەمبەری خوات خۆشەوێ؟ پێغەمبەری خوام لە خۆم و لە دایکم و لە باوکم و لە کەس و کارم زیاتر پێ خۆشەویسترە. لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من أهله وناسه وماله أجمعين. چ خۆشویستنێک؟ بەمانای وشە خۆشویستن. لە دایکم خۆشترمەوە، لە باوکم خۆشترمەوە، لە خوشک و لە برام، لە هەموو مسلمانان زیاتر پێغەمبەری خوام خۆشترێوێ. ئەگەر ئێستا پێغەمبەری خوا گوێی لە تۆ بێ، گوێ لە دەنگی تۆ بێت چی پێڵی؟ پێغەمبەری خوا جا من بتوانم لە باش شاوە خزمەتی بگەم، هەموو گەورەیەکە بووە من ناتوانم تعبیر ناکتە ناتوانم. ئەمەنە گەورەیە ینی زادی چێ منە گەورەیە، ینی ئەم زەوی و ئاسمان لە بەخاتیەوە دروست کرا من ئیسا بگەم بە خزمەتی یا و گوێی لە من بێ، ینی من ئەو کاتە هەستەکەم کە ئینسان بووم و ژیاوم. تا چەند ئێوە پێغەمبەری خواتان خۆشەوێ؟ بەڕاستی پێغەمبەر ئەکێکە وەکو وتمێکێکە لەو کەسە مەزانە کە لە مێژووە ینی دووبارە بوونەوەی نییە و ئێمەش وەکو کاکەی ئێمەش ڕێزی تایبەتیمان هەیە، ڕێزی تابەتی هەیە لەلامان و هەندێک جار وەکو زۆر جاری بەشدارێکن لە بۆنەکانە وەک کەسێکە بەڕاستی پێ مسلمانە بێ شانازی پێوە بکات، چونکە کەسێکی وا پێغەمبەری بووە کە ئەو پەیامانەی ئەو حەدیسانی ئەو هەبووە تاکو زمانی زۆری شار هەر ڕنگدانەوە هەیە لەناو خەڵکا و پەیامی مرۆڤایەتی و پەیامی ئاشتی و پێکە و ژیان و برایەتی هەیە. پرسیارێکی جیاوازمێ تۆ ئەگەر ئێستا پێغەمبەری خوا سەڵاسەم گوێی لە دەنگە بێ تۆ چی پێڵی؟ من پێڵێم ئەو پەیامی ئەو هەڵی گرتووە، پەیامێکی پیرۆز بووە، پەیامێکە کە پڕە لە پراپڕە لە مرۆڤایەتی، پراپڕە لە پێکەوەژیان و برایەتی. پێغەمبەری خوات خۆشەوێ؟ بەڵێ، من وەکو شخصی خۆم خۆشەویستی پێغەمبەری سەلەم لەوا دەرەکەوێ بە فیعل دەرەکەوێ. ئەگەر تۆ کەسێکت خۆش بێ ئەبێت بەگوێی بکەی، وەکو پێغەمبەر سەلەم من ئەطاعنی فەقەد ئەطاع الله، یعنی گوێڕایەڵی پێغەمبەر سەلەم واجبە گوێڕایەڵی بکەی. خۆشەویستیەکەش لەوا دەرەکەوێت کە تۆ تا چەند ئەندازە بە گوێی پێغەمبەری خواکەی سەلەم بە گوێکردەکەیشی ئەمەیە سێ منەڵم پێغەمبەری خوام خۆشەوێ، بەڵام ئایا بە فیعلی چەندە سونەتەکانی تەطبیقەکەم؟ ئایا نوێژە سونەتەکانی چەندە تەطبیقەکەی؟ ئایا ڕۆژی سونەتە گری یا نایگری؟ ئایا ئەتوانی شەو هەڵسی تۆ لە بەرخاتی پێغەمبەر سەلەم دوورکان نوێژ لە بەرخاتری خوا بکەی سونەتی شەو نوێژ بکەی؟ پێغەمبەری خوا سەلەم ناومانە نەژیاوە، نەشمان بینیوە، نەگەشتون بە خزمەتی. ئەگەر ئێستا پێغەمبەری خوا سەلەم گوێی لە دەنگی تۆ بێت تۆ چی پێڵی؟ ئەگەر پێغەمبەری خوا سەلەم گوێ لە دەنگی من بێ لە ناخەوە پێڵم ئەی پێغەمبەری خوا من تۆم زۆر خۆشەوێ. ئەڵێم تۆم زۆر خۆشەوێ، داوای لێبوردنی لێ یەکەم کە ناتوانم بە ئەندازەی سونەتەکان و گوێڕاڵی تۆ بم. داوای لێ یەکەم تۆش لە قیامەتەوە بێ بەشمان نەکەی لە شەفاعەتی خۆ. تا چەند پێغەمبەری خوات خۆشەوێ دایگەن؟ لە خۆم زیاتر خۆشمەوێت، خۆشەویستی خوایە کاکە گیان. ئەگەر ئێستا گوێ لە دەنگی تۆ بێت تۆ چی پێڵی؟ سڵاواتی لەسەر دەین. چۆن پێغەمبەری خوامان خۆش بوێ؟ خۆشویستنی پێغەمبەری خوا بە شوێنکەوتنی ڕێبازەکەیەتی، بەجێبەجەکردنی سونەتەکانێتی، بە گرتنی ئەو ڕێگا مستەقیمەیە کە لە قورئانی پیرۆزدا بۆمان باس کراوە. گوێ لە دەنگت بێ پێغەمبەری خوا سەلەم چی پێڵی؟ طبعا من یەک جار لە خەونما پێغەمبەری خوان بینیوە صلی الله عليه وسلم، تقریبا 8 ساڵ پێش ئێستا بوو، حاڵم زۆر خراپ بوو، زۆر هەژار بووم، بەڵام پێی وتم وتی بێستون خەمت نەبێ گیرفانی تۆ باشە بێ،
سوێن بە تاقوتەنایی خوا لەو کاتەوە هەتا ئێستا گیرفانی من پارەی لێ نەبڕاوە. چی پێڵێ؟ ئەگەر بیبینم حەزەکەم پڕ بە دڵ باوەشی پێ بکەم ماچیکەم. ئەگەر پێغەمبەری خوا گوێ لە تۆ بێ، گوێ لە تۆ ڕاگرت بێ، چی پێڵێ؟ وڵی ئەڵەم بە قوربانت بن، یعنی هیچ شتێکم یعنی کە گوێی لێبێت ناتوانم هەنێ بەرەو ڕووی شتی پێ بڵم، بەڵام وە گوتم جوانترین وەفاوەیەکەوە کار و کردەوەکانی کەین و بە قوربانی بن بە هەموو کەسمانە. ینی ئەمەش کە زۆر کەس یعنی ئەوە بەرەو ڕوو ئەم شتانە دووبارە ئەکاتەوە، بەڵام گرنگ ئەوەی ڕۆژانە کار و کردەوەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و ئەو بەرنامانەی کە پێغەمبەر و دوریدی خوای لێبێ ئەو زیاتر ئەمەی پێخۆشترە وەک لەوەی کەوا زیاتر وەسی بکرێ. چۆن خۆشتەوێ؟ چۆن خۆشمانێ وەک سڵاوات دەدان وەکو اللهم صل علی محەممەد و علی آل محەممەد، وەکو چۆن بڵێ سڵاوات دەدەن پێغەمبەر بدەین ڕۆژی لەدایکبوونەسی ڕۆژی سەروەری هەموو مسلمانان. زۆر باش. ئەگەر ئێستا ئەو گوێ لە دەنگی تۆ بێت تۆ چی پێڵێ؟ چی پێڵێم؟ هەر سڵاواتێک، چونکە یەک سڵاوات بە دیاری محەممەد خوای گەورە دە سڵاوات لەسەر و کەسەدا، چونکە محەممەد زۆر خۆشەویستە لای خوای گەورە پێغەمبەرمان. پێغەمبەری خوات خۆشەوێتەوە؟ ئاڵەوەڵا لە خۆم خۆشت. ئەگەر پێمان بڵێ تۆ پێغەمبەری خوات خۆشەوێ؟ پێغەمبەری خوا من خۆشەویستێکی زۆرم هەیە بۆی، بەڵام هەموو ئینسانێک ئەو خۆشەویستی لە ناخی خۆیەتی زۆر جار ناتوانین لە هەموو شوێنەکە دەری بڕی. خۆشەویستی پێغەمبەری خوا زۆر تایبەتە لە دڵی منە. گوێ لە سەوتی تۆ بێت تۆ چی پێڵێ؟ من زۆر خۆشمەوێت، زۆر بە تامەزرۆی بینینی پێغەمبەری خوام. ئەگەر پێمان بڵێ تۆ پێغەمبەری خوات خۆشەوێ؟ بەتاکید ئەیسا لە نەبوونی کزی یعنی مسلمانانە کە هەموو دنیا تێک چوو، یعنی خۆشەویستی بە سۆشیال میدیا و بە دەربڕینی لافی تۆمانە نییە. چۆنە؟ ئەبێ شوێنویستی نەتەکانی کەوی، ئەوێ لە سیرەی پێغەمبەر تێ بگەی سەڵاو عەلەیهی وسەلەم بۆ هەموو شتێ، هەر لە ژیانی ناو ماڵەوە تا ئەگات تا حکومداری. ئەگەر پێغەمبەری خوا سەڵاو عەلەیهی وسەلەم ئێستا گوێ لە دەنگی تۆ بێت تۆ چی پێڵێ؟ وەڵا سڵاوی لێ یەکەم. سەلام عەلەیکم یا ڕەسوڵ الله. تۆ پێغەمبەری خوا خۆشەوێ مامە حاجی؟ لای هەر چەند خۆش پێغەمبەری خوا پێغەمبەرمانە چۆن خۆشمان ناوێت؟ مامە حاجی تۆ پێغەمبەری خوا خۆشەوێ؟ بەڵێ. چەندێ؟ وەڵەوەقەی حەفی کەسمە خوا و پێغەمبەر ئەوێت لە هەموو کەس و کار و هەموو ئینە خۆشتر بوێت. ئەگەر ئێستا پێغەمبەری خوا سەڵاو عەلەیهی وسەلەم گوێ لە دەنگی تۆ بێ تۆ چی پێڵێ؟ زۆر مەمنونی ئەو خوامەکەوە ئەو پێغەمبەر نارگە وەسەر ئێمەکەوە ئەمرگە ڕاستیە نیشانی ئێمە داوڵێ. دەستخۆشی بۆ ئەو کارمان سامان فتاح و ئامادەکردنی ئەو ڕاپۆرتە. پێشەوەی بچمەوە لای مامۆستا عەبدوڵڵا پێنجوێنی جەلال دەمەوێت پرسیارەکەی جەلال لە تۆ بکەم، هین سامان لە تۆ بکەم. ئەگەر من ناڵێم ئەگەر دڵنیام پەیامبەری ئیسلام ئاگای لە هەموو ئەو دڵانەیەکەوە کە قسەیان لەگەڵ دەکا یا خوددایەکە لە دەگا، پەیامبەر ئەسە گوێی لێتە تۆ چی پێڵێ؟ زۆر باشە دەچینەوە لای مامۆستا عەبدوڵڵا. مامۆستا هەستی کۆمەڵی کەسی لەو بازاڕە کە ڕەنگە گە جەلالیش بۆ پرسیارەی لە من کردایە هەر بۆ سامایە دەبینی لە ناخی دڵی مرۆڤەکانە تاکی کۆمەلگای کوردی ئەو خۆشەویستی زۆرە کە ئەمە شتێکە لەو خەرمانە زۆرەی ناو کۆمەلگای کوردی چەند پەیامبەری ئیسلامیان خۆش دەوێت، چەند باوەڕدارن بۆ دەبینی ڕۆژانە چەند ئیش لەسەرەوە دەکرێت کە کۆمەلگا شپرس بکرێ و بەلاڕێدا ببرێ. دەمەوێت ئەم بیردۆزەی لەسەر قسەکانی بەڕێستان
ئەگەر پێیانبەری ئیسلامان خۆش نەوێت دینماندا نەمەزراوە ئەگەر خۆشمان دەوێت دەبێت کردەوەمان جوانێت کە کردەوەمان جوان نەبوو کەواتە پێیانبەری ئیسلامان خۆش نەویستێت کە پێیانبەری ئیسلامیشمان خۆشەوی کەواتە دینماندا نەمەزراوە کەواتە ئێستا دەرفەتێک نییە مانگی مەولودە یان ئەو بارودۆقیکەوە هەیە پەیامت وەکو بانخوازێ وەکو زانایەکیانی کە تاکی مسلمانی کوردی بەخۆی دابچێتەوە لە خۆی بپرسێ ئیمانەکەی دامەزراوە هەر بەڕاستی پەیامبەری ئیسلامی خۆش دەوێت وەڵام من ئەو گرتانی کەەوە کاک سامان فەتا پێشکەشی کە دو هاوڵاتیانی دوان بەڕاستی ئاماژەیەکی زۆ جوانی تێدا هەیە بۆ ئەوەی کەواکو تۆ فرم لە کۆمەلگای کوردەواریدا خۆشەویستی لە ڕاد دەبە دەرهەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک بە تەنها ڕزگارکەری قەوم و هۆز و گەلێکی تر بوو بێ بەڵکو ڕزگارکەری ئێمە میلەتی کوردیش بۆ لە ضەلالەت و گومڕایی بەرەو نور و ڕۆشنایی یخریجهم من الظلمات إلى النور سەبارەت بەو قسەی جەناب ئەو پرسیاری جەنابەت حەزەکەم پێش ئەوەی کەوا بێمە سەر وەڵامەکەی لە گوێبیستی یەکێک لە هاوڵاتیانەوە کە دەڵێ خوای پەروەردگار ڕاستیکمەوەکو چەمکێ کە ئاسمان و زەوی لەبەر پێغەمبەری خوا دروست کردووە ئەوە وان نیە چونکە پێچەوانی قورئانە خوای گەورە ئەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون من جنۆکە و ئینسانم دروست نەکردووە تەنها لە بۆ عیبادەت نەبێ کابتان دروستکردنی جنۆکە و ئینسان لەبەر خاتی پەرستشی خوای پەروەردگارە ئەمێنێ توانێ ئێمەی مسلمان بۆچی پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم خۆشویستووە بێگومان خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەمانگەیەنێتە پلەی ڕازیبوونی خودای پەروەردگار ئینسان ئەگەر بیەوێت ئامانجێک دیاری بک بۆ خۆی بۆی کەوا پێی بگا بێگومان دەبێ هۆکارەکانی گەشتن بەو ئامانجە دەبێ بگرێتە بەر ئەو هۆکارشی کەوا ئەو ڕێگەی کەوا ئەو میکانیزمی کەوا ئێمە دەگەینێتە خۆشەویستی خوای پەروەردگار دەمانکێتە ئەوەی کەوا ببینە ئەوەی کەوا لە ئاس ڕازیبوونی خودای پەروەردگارا بین بێگومان خۆشەویستیمانە لە بۆ پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم ئەمان گەرێتە بۆ ئەوەی کەوا ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیدا چەندە بە خەم ئومەتەکەیەوە بووە چەندە لە هەوڵی ئەوەدا بوو ئەو خەڵکە لە گومڕایی و ڕزگار بکە خوای پەروەردگار دەربارەی ئیمانداران دەفەرمێ لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين براسي خوي پروردگار منەتی هەیە بەسەر ئیماندارانەوە کە لە خۆیان لە مسلمانان پێغەمبەرێکی هەڵبژاردووە کەسێکی هەڵبژاردووە يتلو عليهم آياته آياتەکانی خودای پەروەردگاریان بەسەردا دەخوێنێتەوانێ ويعلمهم الكتاب والحكمة وهروها قرآن والسنة كهندك فرمون حكمة يعني السنة فيريان دكا ويزكيهم وهروها بالفتيان دكا وإن كانوا من قبل لفي ضلال مبين هرچند أوان لو بيش براسي لقوم رايكي زور رونو أشكرا دا زور باشا ما وصل دمي أو برسيارة بكين زور جارده وتري چۆن نەبێت ئێمە پێغەمبەرمان لە دایک و باوکمان خۆشتر بوێ یان ئەوانەی کەوا دژی ئاینن دژی پەیامبەری ئیسلامن وەکو ئەنانیەتێک لە پەیامبەری ئیسلامەوە ئەمە بۆ شێوەیە تەحلیل دەکەن لە کاتێکە من ئەگەر کەسێکم خۆش بێت دەبێ هاوکاری بکەم و یارمەتیمەم لە کاتێکە خۆشویستنی من ئەگەر پێغەمبەرم خۆش بێ ئەو دەبێتە هاوکار بۆ من نەک ئەوەی من شتێک بۆ بەخشم هیچ لە ژیانی ئەو ناگۆڕێت هیچ لە مێژوو کەسایەتی ئەو ناگۆڕێت دەمەوێت ئەو فەلسەفەیە ڕوونکەیتەوە خۆشویستنی پەیامبەر پێش هەموو خۆشویستنەکانی تر مرۆڤ بەرەو ئارامی و بەختەوەری و سەرکەوتوی دەبات نەوەک ئەوەی تۆ بە ناچاری کەسێکت خۆش بێەوەی هیچ فادەیەک بکەیت و مەجبوریت و ئەوانم مەبەست پێم خۆشە ئەو فەلسەفەی خۆشویستنە زیاتر بۆی خەڵک بەهەڵە لەو بابەتە خۆی ئەگەر سەیری چەمکی خۆشەویستی و واتای خۆشەویستی بکەین لە ژیانی مرۆڤەکاندا ئەو خۆشەویستی کەوا مرۆڤەکان لە ناخی خۆیان ئادەی دەنێن شتێکیان خۆشەوێ جۆرا و جۆرن هەر یەک جۆر خۆشەویستی نییە کەسێک خۆشەویستی هەیە بۆ ئەوەی کەوا خۆشەویستی بۆ ئافرەتێک هەیە بۆ ماڵ و سرەوت و سامان هەیە بۆ مادە هەیە بۆ فڵان هەیە بۆ مەسلحەت و بەرژەوەندێکی تر ئەم خۆشەویستیانش بێگومان لە خۆ نهاتوەتە ئاراوە ئەم ئینسانە بۆ مەبەستێکەوە ئەم خۆشەویستیە هەڵدەبژێرێت و هەروە ڕێگە دەگرێتە بەر فەلسەفەی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ تۆبزی و زۆرکاریکی تێدا نییە چونکە بەڕاستی ئینسانی ئیماندار بە طبیعەتی حاڵ کاتێک کە دێنێ ڕێگای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵدەبژێرێ بەڕاستی خۆی دەبینێتەوانێ لە ئاوێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی
خۆی دەبینێتەوەن لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوا بوو ئەم خۆشەویستیە ئەوەندەی تر ئەم ئینسانە گەورە دەکا لە لای خوای پەروەردگار ئەمە لە لای هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی غەریب نەبوو بۆیە پێغەمبەری خوا بەردەوام هاوڵانی لەسەر ئەوە پەروەردە دەکرد کە دەبێت پێغەمبەری خوایان لە خۆیان و لە ماڵ و منداڵ و لە کوڕ و لە ئەولاد و لە هەموو کەسێ بەلاو خۆشەویستتر بێ چونکە دەیانزانی حقیقەتی ئەم خۆشەویستیە ئەگەر بێتە دی ئەوە بێگومان ئەمان هەنگاو و هەروەها ڕێگای زۆر دووریان بۆ نزیک بۆتەوانێ کە ئەویش ڕازیبوونی خوای پەروەردگار و هەروەها شادبوونە بە بەهەشتەکەی خوای پەروەردگار کە ئینسان ئاشنا دەبێ بۆی بۆیە ئینسان ئەم خۆشەویستیە لە لای دەمێنێتەوانێ چونکە هیچ مەسلحەت و بەرژەوەندێکی دنیایی لێرادا نابینێتەوانێ غەیری ئەوەی کەوا بە ئەرکی سەرشانی خۆی دەزانێ کە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم خۆش بوێت و ئەم خۆشەویستیشە بێگومان هەم بەرهەمەکەی لە دنیادا دەبینێتەوانێ و هەروەها هەم بەرهەمەکەی لە قیامەتدا دەبینێتەوانێ بە خۆشویستنی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گۆڕانکاری لە ئەخلاق و لە ڕەوشت و لە هەڵسوکەوت و لە بیر و باوەڕی ئەم ئینسانەدا دروست ئەبێت و بەردەوام لەسەر ئاکار و ڕەوشت و هەنگاوە جوانەکان هەنگاو دەنێ بەرهەمی هەنگاونان بە ڕێگە جوانەکانیشدا بێگومان سەربرازی و سەرفرازی و سەربەرزی دوا ڕۆژی دەستەبەر دەبێ کە بریتە لەوەی کەوا ڕازیبوونی خوای پەروەردگار زۆر باشە ماڵسا با بزانین ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و چۆن مرۆڤەکانی خۆشویستەوە کەواتە دەڵێن مرۆڤەکان واتە بەبێ جیاوازی نێوان مسلمان و مەزهبەکانی دیکە بە تایبەتی یەکێک لەو هاوڵاتیانی کە قسەی کرد هاواری بوو لە هەڵەبجا ئەوەی کە زۆر لە محەممەدا ئەو دەری هێنا بوو قسەی لەسەر دەکرد پەیامی پێکەوە ژیان چکەوتی پڕ لە پەیامەکانی پڕ لە پێکەوە ژیان و ینی پێکەوە بوون کەواتە پێغەمبەری هەڵسەم چۆن مرۆڤی خۆش دەویست چۆن ڕێزی مرۆڤی دەکرد بە تایبەتیش ئێستا ئێمە کەوەمان خۆش دەوێت لێرەوە لە پاش 1400 ساڵ ئایا ئەو ئێمەی خۆش دەوێت بتأكيد خوای پەروەردگار لە مەدحی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم وما أرسلناك إلا رحمة للعالمين زانان دەفەرمون ئەم ڕەحمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها بۆ مسلمانان نەبووە ڕەحمەتی پێغەمبەری خوا لە بۆ مسلمانان دەبێتە هۆکاری ئەوەی کەوا ڕێزدار دەمن لە دنیا و لە قیامەتدا و هەروەها ڕەحمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بۆ بێباوەڕان ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا ئەمان چۆن دەڵێ لەسەر کوفر و بێباوەڕەکەیان لە بەردەوام نابن زۆربەیان چۆن دەڵێ دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و هەندێکشیان بێگومان هیدایەت وەردەگرن ڕەحمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوانەی کەوا لە هاوپەیمانێتی و لەگەڵ مسلمانان و لەگەڵ پێغەمبەری خوادا دەژین دەگەڕێتەوە بۆی کە ئەم پێغەمبەرە بە جوانترین شەوە مامەڵەیان لەگەڵدا دەکات و هەروەها ڕەحمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت لە بۆ منافق و دووڕوەکان ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا ئەمە دەیان پارێزێت ئەگەر هات و شتێک هاتە پێشەوانی کە ئەمانە دیارن و هەروەها دووڕوون بۆیە دوای 1400 دانە ساڵ ئێمە بەردەوامی لە خۆشەویستی ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم یەکێک لە معنا و مەدلولی ژیانی پڕبەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم واتای پێکەوە ژیانی مسلمانان بووە لە سەردەمی خۆیاندا لە مەدینەدا لەگەڵ یەهودا لەگەڵ منافقینە لەگەڵ کافران و بێباوەڕاندا لەگەڵ ئەو خەڵکانی کەوا سەرەتایان بۆ ئاشنابوون بە پەیامی ئیسلامەتی چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاک جەلال وەکو چۆن مسلمانانی خۆشویستووە و هەروەها خۆشەویستی بۆ دەربڕیون و هەمیشە تامەزرۆ بووە بەدەم کێشە و گیر و گرفتەکانیان هەبووە لە بابەتی پێکەوە ژیاندا لەگەڵ غەیرە مسلمانیشدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو پەڕی مامەڵی جوانی نواندووە یەکێک لە صیفەتەکانی پێغەمبەری خوا ئەگەر ئێمە لاپەڕی زێڕینی ژیانی پێغەمبەری خوا هەڵدەینەوانێ وەفا بووە بەرامبەر بە غەیرە مسلمانیش ئەوەتانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکەوە جەنگی بەدری گەورە ڕوو دەدا لەبەرەوەی کەوا مطعیمی کوڕی عەدی لە مەککەدا بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاک بوو بەرەوە پێغەمبەری خوای داڵدەداوە پێغەمبەری خوا ئالە و کاتەدا کەوا دیلەکانی لە بەردەسایەتی دەفەرمێ والله لو كان المطعم بن عدي حيا ثم كلمني في هؤلاء النتنة لفعلت أو كما قال أجر مطعمي كوري عدي زينو بوايا وأمره تكاي لي بكر دماء بو أوي كوا أو ديلانا بربدم أو بيوم ذكر أما معناه أوي كبيغمبري خاص صلى الله عليه وسلم بوفاء بو بويا بيغمبري خاص صلى الله عليه وسلم خوشويستي لبو مسلمانان براديك بو زور جار بخواي پروردگاري فرمو اللهم أمتي أمتي خواي جان أمتكم وهروا أمتكم بويا خواي پروردگار لرقي جبريل وبيغمبري خوا آقادار دكا أي محمد صلى الله عليه وسلم هيج بيخمبه الناس سنرضيك في أمتك يا مرازي دكين درباري أمتك بوشونا بهشت بويا بيغمبري خاص صلى الله عليه وسلم هميشه بدم أو بو كوا أجر كسك تنانا كافر وبيباور
نەبوو بێ ئاشنا نەبووی بە دین تەنانە هەڵە و کەم و کوڕیشی نواند بێ بەرامبەر بە خودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حضوری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم پێغەمبەرە تامزرۆی ئەوە بووکەوە بە شێوازێک ئەم ئینسانە ڕاز ببێتەوانێ بەڵکو ببێتە سەربازێ لە سەربازگەکەی ئیسلام ئەویش بێتە ڕیزی مسلمانان و وارووا ببێتە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوڵاتیە کە ئێستا لە هەڵەبجە بۆ منە دەڵێ ئەرە وەڵڵاهی لە دایک و باوکم زیاتر خۆشم دەوێت چۆن وەڵامەکەی وەرگیرێکاویش پێغەمبەر ساسەنم ئەوی خۆش دەوێت وەڵامەکەی بێگومان کەسێکەوە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆش بوێ ئەو محەبەتەوە دەکا کە ئینسانە هەمیشە لەگەڵ پێغەمبەری خوادا دەژی چونکە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم جارێکیان کەسێک وتی ئەی محەممەد صلی الله عليه وسلم المرء يحب القوم ولما يلحق بهم کەسێک خەڵکێکی خۆشێ بەڵام پێیان ناگە لە وەڵامدا پێغەمبەری خوا فەرمی المرء مع من أحب ئینسان لەگەڵ ئەو کەسایە کە خۆشەوێ ئالێرە ئەو هاوڵاتیە و هەموو ئیماندارێکی ڕاستەقینە بابزانێ ئێمە ئەگەر بە چاوی سەریش پێغەمبەری خوامان نەبین بێ صلی الله عليه وسلم ئەوە دڵنیا بێ وەکو لە فەرمودەدا هاتووە ئێمە برای پێغەمبەری خواین هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەصحاب و هاوڵی بوون بەڵام پێغەمبەری خوا فەرمی براکانم بریتین لەوانەی کەوە لە دوای من دێن ئیمانم پێدێنن و هەروەها خۆشەویستیان بۆ من هەیە بەڵام منیان نەبینیوە کەوا بوو ئێمە پێغەمبەری خوامان نەبینیوە بە چاوی سەرمان بەڵام بە محەبەتی قەلبی و دڵی بەڕاستی عشق و خۆشەویستیمان لە بۆ پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم ئەمەش ئەوە ئەگەیەنێ کە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و خۆش دەوێت چونکە ناکرێت لە خۆ ئینسان کەسێکی خۆش بێ بەبێ ئەوەی کەوا بینی بێتی 1400 دانە ساڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو ئەم ئومەتی ئیسلامیان نەماوە بەڵام ئاکار و ڕەوشت و ئەخلاق و سیرە و ژیاننامەی ئەم پێغەمبەری خوا ڕنگدانەوەیەکی وهای دروست کردووە لەسەر تێکڕای کایەکانی ژیانی ئیمانداران دەبینی ئەم عشق و خۆشەویستیە بەڕاستی بە زمان دەری دەبڕن بە کردار دەری دەبڕن بەڵام ئاگادار بین بە تەنها بە زمان دەربڕین ڕاستیە خۆشەویستی پێغەمبەری خوا نایەتە دی بەڵکو بە کردار و بە ڕەفتار و بە هەڵسو کەوتەکانمان لە بواری پراکتیکیدا ئەمان گەیەنتە ئەو ئاستی کەوا ئێمە پێغەمبەری خوامان خۆش بووە کەوا بوو هەموو هاوڵاتێکی ئەم هەرێمی کوردستانە کاتێک کە دەڵێ پێغەمبەری خوام خۆش بووە دڵنیا بێ هەر بەم وتێ بەم دەربڕینەی وهروەها پاشان بە هەنگاونان بەرەو زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا زیاتر باوەشکردن بە ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبێ بزانێ پێغەمبەری خوش ئەمی خۆشەوێ چونکە لە ڕاستیدا پێغەمبەری خوا لە ژیانی خۆیدا بەدەم مسلمانانە بووە بێگومان لە پاش خۆشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرواتانە هەتاوەکو ئەو کاتێک ئینسان دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار زۆر باشە مامۆستا ئێساکە لەم کات و ساتەیە کە هەین لە وڵاتێکی ئەوروپی کە وڵاتی فەڕەنسایە بە فەرمانی سەرۆکی وڵاتەکە کۆمەڵێک سوکایەتی و بێڕێزی و کاریکاتێر لە دژی ئیسلام و شخصی پەیامبەری ئیسلام مەسەلەن بڵاو دەکرێتەوە هەڵدەواسرێ بەڕێستان وەکو زانایەکیان وەکو مانخوازێک ڕێنمایی بەڕێستان لە چوارچێوەی ئاداب و ئوسوڵی ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە بەرامبەر و لە هەمبەر لەم جۆرە حاڵەتانە چیە مسلمان دەبێت لێرەیە چۆن مامەڵە بکات کاتێک شتێکی وا دەبینێ ئەرکی سەرشانی تاکێکی مسلمان بە پەروەردەیەکی مسلمانانم پێویستە چی بکات وڵای ئێمە مسلمان دەبێت ئەو ڕاستیە بزانین کەوا قورئان لە زۆر شوێندا ئاماژەی کردووە بە درێژایی مێژووی پێغەمبەران و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گاڵتە و سوکایەتی و ئیهانە بەرامبەریان کراوە وەلەقەد استهزئ برسل من قبلك أي پیغمبری خدا صلى الله عليه وسلم لبيش دوشا قالته بپیغمبران كراو يا حسرة على العباد ما يأتيهم من رسول إلا كانوا به يستهزئون حسرت لبو بند كان لبو خلقي كخواي پرودگار پیغمبران يان بو دنيري بو اوي كوارزگار يان بك لشرك گمڕایی و بەرەو تەوحید و یەکتاپەرستی بەڵام ئەمان بێگومان دژی وەستاو نەتەوانێ بۆیە غەریب نییە بەلای ئێمە مسلمان و چ ئەمڕۆ یا وەکو دوێنێ چ لە سەردەمی داگیرکاری فەڕەنسا لە بۆ وڵاتی جەزائیر و هەروە ئیستیعماری داگیرکەران لە بۆ وڵاتانی ئیسلامی کە لە زۆر قۆناغ و مەرحەلەدا بەڕاستی بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام وەستاو نەتەوانێ گاڵتە و هەروە سوکایەتی و دروستکردنی کاریکاتێر و ڕسم و کۆمەڵە بابەت ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەم پەیامی بەرزی ئیسلامەتیە خۆشیان بێ یا تاڵیان بێ بیانەوێ یان وەکوونیانەوێ ڕۆژ لە دوای ڕۆژ داهاتوەکەی دەرئەکەوێت لە بۆ مسلمانان بۆیە کاتێکەوە ئێمە لێرەوە لێوێ دەبینین گاڵتە بەرامبەر بە پێغەمبەری خوا دەکرێت صلی الله عليه وسلم هەڵوێستی ئێمە ڕوونە یەکەمین هەنگاوی هەڵوێست پێ ناخۆش بوونە دەبێ ئینسان هیچ کاتێ ڕازی نەبێت بە دڵ و بە دەروون وەروە لە واقعدا کەوا گاڵتە بە پێغەمبەرەکەی بکرێ گاڵتە بە قورئانەکەی خوای پروردگار بکرێ گاڵتە بە دینەکەی خوای پروردگار بکرێ وەروەها بە پێکەنین و لە بۆ مەزاح و سوعبەت لە مەجلیسەکانی پێگەرم بکرێ چونکە خوای پروردگار فەرمی قل ئەبی الله وآیاته ورسوله كنتم تستهزئون ئەمە لە حەقی کۆمەڵە خەڵکی منافق و دووڕوە کە لە بۆ جەنگی تەبوک دەردەچن لەگەڵ پێغەمبەری خوادا
دەیانێت بە حسابی خۆیان ڕێگەکە ببڕن دێن ئەڵێن ئەی پێغەمبەری خوا ئینەما كنا نخوض ونلعب دەمانەی وەکو بڵێ تەنها ڕێگەکە ببڕین بەڵام خۆی پروردگار پێغەمبەری خوا ئاگادار ئەکاتەوانێ قل ئەبی الله وآياته ورسوله كنتم تستهزئون بەخوا و بە پێغەمبەری خوا و بە ئاەتەکانی خۆی پروردگار ئێوە گاڵتە دەکەن ئەمە یەکەمین مووقیف وەروە ئینسان ئەو کەسانی کەوا لێرە و لێوێت چ بە نووسراو چ بە بینراو چ بە لە مەجالیسەکانە گاڵتە بە پێغەمبەری خوا دەکرێت صلی الله عليه وسلم ئینسانی مسلمان نابێ قبولی بێ ئەبێ دژی بۆستێتەوانێ بۆ نمونە گەر هاتوو لە فەیسبووکا بێ ئەو جۆرە کەسانی کەوا گاڵتە بە پێغەمبەری خوا دەکەن دەبێ مسلمانانی خوێنەوار و هەروە عاریف و زانا و شارەزا لە ئاستی خۆیانەوە دیفاع لە پێغەمبەری خوا کەن صلی الله عليه وسلم هیچ نەبێ ئەگەر هاتوو ئەو پیج و ئەکاونت و وەروە سایت و موقعانی کەوە دژایەتی پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم بەلای کەمەوە دەبێ بەڕاستی بایکۆتیان بکەی بەڕ ئەبێ حەڵریان بکەی و هەروەها دەبێ بلۆکیان بکەی لەگەڵیانە نەمێنیتەوانێ و ئەگەرنا ئەم بابەتە بابەتێکی زۆر هەستیارە هەر کەسێ گاڵتە بە ئاەتێک لە ئاەتەکانی خوای پروردگار بە فریشتەیە لە فریشتەکانی خوای پروردگار بە پێغەمبەرێک لە پێغەمبەرانی خوای پروردگار بکات گاڵتە بە هەشتێکی ئەم ئیسلام و ئەم دینە بکە بەبێ گومان ئەوە تووشی کوفر و بێباوەڕی دەبێ بۆیە هەڵوێستەکان لەوانەیە جۆرا و جۆر بن لە شوێنێک و بۆ شوێنێکی تر دەگۆڕێ ئەگەر ئەمڕۆ حاکمی ئیسلام و مسلمانان هەبوایە و دەسەڵاتێک بۆ مسلمانان هەبوایە بەڕاستی دەبێ هەڵوێستی حکامی مسلمانان دەبێت لە ئاسی پێویست دابێت بەدایبەتی بەداخەوە ئەمڕۆی عالەمی ئیسلامی وڵاتانی ئیسلامی کە خۆیان سەرکردە و ڕعیەتی مسلمانان دەزانن خاون لە بەرامبەر هەڵوێز وەرگتن لە بەرامبەر ئەو کەسانی کەوە ئیستێزا و گاڵتە بە پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم بۆیە زۆر بە کورتی هەر کەسێک گاڵتە بەخوا بە پێغەمبەری خوا بە ئیسلام بە قورئان بکە دەبێ ئینسانی مسلمان هەڵوێستی بەرامبەر دەرببڕێ و دەبێ بە هیچ شێوەی ڕازی نەبێ چونکە ئەگەر بێت و هەڵوێست دەرنەبڕێ ئەوە زەرری بۆ ئیمان و هەروەها بۆ دینەکەی دەبێ و دەبێ مراجعەی خۆی کاتەوانێک کە ئینسان هەڵوێستی نەبێت زۆر سپاس ماوەستایدان زۆر سپاس ماوەستا ئازان و خۆشەویستان دەچینە شاخەکانی قەرەداخ هوشیار محەممەد ڤیتیکی بۆ ئامادە کردوین لەسەر ئاژەڵا کێویەکانی ئەو ناوچەیە با پێکەوە بینەری ئەو ڤیتیە بین. والله وسا همیات خوار بسر ئاوەکە وەجبێ زۆر دەی زۆر باش وڵات خۆتان بێن بەیرا وڵات سەریگەن ئۆکەی باش دێ شايفين ها ما شاء الله زۆر دوا حيوان شويه ما دیارە دەربەنی خان سروشتێکی جوانی هەیە ینی هەڵکەوتەی سروشتی خۆی جوانە و لە ناوم سروشتا کۆمەڵێک ئاژەڵ و باڵندەی کێوی تایژین و بە تایبەت ئاژەڵە کێویەکان کە چی لە چیای بەرانان و هەروەها لە شاخی بەمەوە کە زۆر جارەم ئاژەڵانە هاتوچۆکەن لە نێوان ڕووباری سیروان بۆ خۆم بە چەندین جارەم ئاژەڵانم بینیوە کە هاتوچۆیان کردووە بەڵام بەداخەوە ئەم ئاژەڵانە بەردەوام ڕوبەڕووی کوشتن و بریندارکردن و ئازارەکرێنەوە لەلایەن ئەو کەسانی کە چی دەسەڵاتی حکمی و حزبیانەیە یاخود کەسانی سەرمایهدارن و ڕاپێکی دادگاوە یاخود زیندانی ناکرێن یاخود سزا نادرێن بۆیە ئێمە لە فترەکانی ڕابردووە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستانیش ئەو پەیامەمان بە حکوومەت گەیاندووە کە پێویستە لە سنووری دەربەنی خانە تا سنووری هەڵەبجەی شەید و تا سنووری ئێران ناوچەیەکی پارێزراوی سروشتی دروستکات بۆ کۆکردنەوەی ئەو ئاژەڵانەوە پارێزگاریکردن لێیان چونکە لە ڕێگەی دروستکردنی و ناوچە پارێزراوە سروشتیەوە ئەتوانرێت کە خۆبەڕێوەبەرەیەکی هەبێت و پارێزگاری لە ژیانی و ئاژەڵانە بکات و لە ناوچوون بیان پارێزێت. پیاندارە کێوەکان سروشتی دەبەنیخانیان جواتە کردووە بەڵام بەداخەوە دەستی نەحەزی پێگا ئەوە شتێکی ناخۆشە بۆ ئێمە وەکو فۆتۆگرافەر چونکە زۆر سڵمان لێەکەنەوە ئەوە نەترساندونیان ئێستا ئێمە بین بە کامیرەوە سڵ لێ ئێمە شەکەنەوە ئەوە شتێکی ناخۆشە بۆ ئێمە. وڵای ئێمە تووشی ڕووداوی خۆش و ناخۆشی زۆرە بین بەڵام ڕووداوەکان لەو کاتا ناخۆشە بۆ ئێمە بەڵام دواتر کە بێ بە یادگاری خۆشە بێ یەکی لەوانە ئێوارەیەکیان خۆتە نابووم
لەسەر ئەم شاخی بەرانانە گیرم خوارد لە بینی دوو بەردا نامتوانین دابەزم ناتوانین سەرکەوم دوو جانتایشم پێ بوو لێنز و ستان دۆشتانەوە بارەکەی من سوک نەبوو ئیتر وەسام تۆزێ سراحەتم کرد دوایکە بەپەت هەچۆنەی بێ کامێرە شتەکەم شۆڕکردەوە بۆ خوار دوایکە خۆم سەکۆتمنە لەولاوە لە شوێن کشا بووم زۆر هەوڵمدا تەلەفۆن کەم شەبەکە نەبوو چونکە ئەو شوێنە سەرشاخانی شوێنی شەبەکەی نییەوە یەک پڕ لە ڕووداوە ناخۆشەکان زۆر ترسام بەڵام دواتری سەیک بۆ بایدگاری خۆش جارێکیشیان نزیکەی دو سەعات دانیشتم بە دیار گیاندارەکانەوە تاکو نزیکم نەوە ڕستمیان بگرم بەڵام کە لە نزیک بوونەوە پیاوێک لە دوا فیکەی لێکردن ئیترلام کردەوەتم بۆ فیکەکەی وتی وەڵی ئەی حەزەکەم فیکای لێکەوە کوڕی باش دو ساعت مەساڵ تاکو وێنەیەکیان بگرم تۆ فیکایان لێکەمان نەکۆتر نەی شتێک و تا دووبارە تساندانەوە وقت لك يا خايف بس عوال ما شاء الله زود ئازدان و خۆشەویستان بڕگەوە بەسەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە بەدڵتان بۆ بێت سپاس بۆ هاوکارم کاکشوان هاوکارانم لە پشتی کامێرە کۆنترۆڵ بۆ ئێوەش کە تام ساتە بینەرمابن تا سبێنێ پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە سپاس.